سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕبێت لە خۆشی و شادی و کامەرانی بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار با کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. دەسڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی کە جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان دەخوازیین کە بە دڵدەرونێکی ئارامە و بە تەندروستێکی باش و گوێویستی تەوەر و بابەتەکانی ئەمڕۆمان نازان و خۆشەویستان لەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین لا تەوەریەکەی بەرنامەکەمان تا باز لە یەکگرتن و دوو دەستگای ڕۆژنبیری دەکەینەوەنیش دەستگای ئینستیتوتی ژیار و دەستگای خانەی بەیان کە ئەم دوو ڕێکخراوە پێکەوەیەکیان گرتو بزانین ئامان گیان چیەوە لە داهاتوودا چۆن پێکەوە کار دەکەن و ئەو پلان و بەرنامەی کە دایان ڕۆشتووە چۆنی لەو تەورێماندا باز لەو دەکەین لە تەوری دومی بەرنامەکەماندا کە تەوەرێکی تۆمارکراوە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێر بووی تۆمار کردوین کە باز لە نانی بەیانی دەکات پێم وابێ خۆی بەیانی زوەستا هەڵچۆتە و شوێنەی نانی بەیانی تێدا ئامادەکراوە و باز لە نانی بەیانی دەکات وە گرنگی هاوڵاتیان لە نانی بەیانی کە چەند کەسێک لەو شوێنەدا باز لەوە دەکەن کە گرنگێکی تایبەت دەدەن بە نانی بەیانی هەڵبەتە نانی بەیانی چێژ و تایبەتێکی خۆی هەیە و لەگەڵشیدا بۆ تەندروستی جەستەمان بە هەمان شێوە کاریگەری باشی دەبێت. لا تەوەری سێمی بەرنامەکەشماندا بەرنامەیەکی تەوەرێکی تەندروستیە باز لە سکچون و هۆکارەکانی دەکەین بە تایبەت لە نێو منداڵاندا بۆ پێی کە دەچینە وەرزی گەرماوە ئەم نەخۆشیە زیاتر ڕوو لە منداڵان دەکاتزانی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و چۆن منداڵەکانمان بپارێزین لەم جۆرە نەخۆشیە و ئاگاداریان بین و چارەسەرەکان چین بۆ منداڵان دەکرێت. وەڵە بەڕێزان لەگەڵم تەوەرە سەرەکیانشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش وەک هەمیشە دەچینە لای بەرگەی کەشوهەوا. بەڵە بەڕزان لە تەوری یەکەمماندا گفتوگۆ دەکەین لەسەر یەکگرتنی دوو دەستگاکە ئەوانیش ئینستیتوتی ژیار و دەستگای خانەی بەیان بەر لەوەی گفتوگۆ لەسەر ئەم تەوەرەیە بکەین هاوکارانمان راپۆرتێکیان لەم بارەیەوە بۆ ئامادەکردوین فەرموون با پێکەوە بینەر بین. أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ئامادەبوانی بەڕێسڵای و پای پەروەردگار لە هەموو لایەک خۆشحاڵین بە ئامادەبوونتان لەم ئێوارە دیدارەدا سەربەرز بووین مشەڕف بووین بە حوزوری ئێوە بەدەمەوە هاتنتان پشگیریە و گەرم و گوڕی زیاتر ئەدا بە پرۆژەکەی ئێمە بەڕێزان هەرکە سەیری مێژوو و واقعی ئەمڕۆی کوردستان و جیهانی ئیسلامی بکە ئەو واقعەتاڵی بۆ دەرەکەوێ کە ئێمە گیرۆدەی دەردی پەرتەوازەیی و لەیەکترازان و حاڵەتی دابڕانێکی خراپ بووین لەگەڵ یەکتر واقعی کۆمەلگای کوردی بە تایبەتی کە لە ڕووی جوغرافیاوە دابەش بووە بەسەر چەند وڵاتێکە و لە ڕووی ئایدیاوە دابەش بووە بەسەر چەند بیردۆزە و ڕێبازێکە و حاڵەتی پەرتەوازەیی ناوخۆی خۆمان لە هەرێمێکی بچووکی و هەرێمی کوردستانە ئەگەر ببینین بەداخەوە وەڵامی هەموو ئەو گرێ کوێرانەمان دەزەکەوێ کە ئەو قەیرانانی سەریان هەڵداوە و سەربەخۆیی میلەتی کورد و داهاتووی نەوەکانی ئەمانە لەکوێی ئەم واقعەیە ئێمە بە شوێن چارەسەرا بگەڕێن. بسم الله الرحمن الرحیم بێگومان ئێمە ئەمڕۆ ئامادەی ئاهەنگێکی خنجیلانەین ئاهەنگی یەکگرتنی دەستگای خانەی بەیان و هەروەها لەگەڵ ئینستیتیوتی ژیار کە دوو ڕێکخراوی بانگەوازی پەروەردەیین دوو خانەی پێگەیاندنن و دوو خانەی خاوێنین دوو خانن کە هەمیشە کاریان کردووە بۆ پەرەپێدان و بۆ پێگەیاندنی تواناکانی ئینسان لێرەوە ئێمە پیرۆزبایی خۆمان ئاراستەی ئەم بەڕێزانە ئەکەین و بانگەشەش ئەکەین کە بتوان ڕێکخراوەکانی ترش ئاوا بەم شێوازە لە یەک نزیک ببنەوە هێز لە یەکێتیدایە ئەم کاری ئەم دوو ڕێکخراوە پێستاون جێگەی ڕەزامەندی خوای گەورەیە جێگەی ڕەزامەندی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحیم. لەژێر دروشمی ئاەتی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئێمە هاتووینە بۆ ئێرە من وەکو ئەندامی هیچ ڕێکخراویەک نیم لە ڕێکخراوی بەیان ڕێکخراوی ئینستیتیوتی ژیار وەکو میوانێک هاتوون بەڵام جێگەی دڵخۆشیە مسلمانان یەک بگرن لە هەر شوێنێکا بن خی گەورە فەرمێ وەلا تەفەڕەقوا خۆزگا مسلمانان یەک کەلیمەیان هەبوایە هەموو مامۆستایانی ئاینی یەک گوتاریان هەبوایە هەموو ڕێکخراوەکان یەکیان بگرتە یەک دەست بوونایە وەکو چۆن شاخێ بتەوە ئاوا بەرامبەر ئەو ڕێکخراوە فەسادانێکەوە هاتوونە کۆمەلگا فەسادەکەن ئەو هەموو ئیعلامە زەبەلاحیکەوە بە مەلاین دۆلار و درەهم و درایی بۆ سەرفەکرێ بۆ لێڕابردنی گەنجەکانمان بۆ وێرانکردنی ژێرخانی ئەخلاقی ئەم کۆمەلگایە بوونی ئەم ڕێکخراوانە بە سەرۆکایەتی ئەو مامۆسا و داعیە بەڕێزانی کەوا لە کوردستانە جێپەنجەیان دیارە
جێگای دڵخۆشیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وبه نستعين سرتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەشداریتان لەم مەراسیمە گەورەدا. ئێمە لە پێناو یەک پرۆژەیدا کە هەردوو ڕێکخرا و پرۆژەکانمان لە یەک نزیک بوو کە هەردووک لامان بایەخمان بە بواری بانگەواز و پەروەردە و هۆشیاری خێزانی و گەشەپێدانی مرۆیی دەدا. پێمان خۆش بوو بەڕاستی بۆ بەهێزی ئەم پرۆژە گەورەیە ئەم یەکگرتنە ئەنجام دەین. پاشانیش ئەوەی کە بەلامانەوە گرنگ بوو ناوەڕۆکی پرۆژەکە بوو نەک ناوی ڕێکخراوەکە ویستیشمان بەڕاستی لێرەوە سەرجەم ئەو ڕێکخراوانەی کە هاو ئامانجن لەگەڵ ئێمەدا دەرگای یەکگرتنمان بۆ هەموو ڕێکخراوێک هاو ئامانج بێ لەگەڵ ئێمەدا کراوەیە و بە کراوەیش دەهێڵینەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا دەستخۆشی بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس بۆ خەمخۆریتان. دار ئامان لە یەخستنی هەردوو ڕێکخراوەکە کۆکردنەوە و بریتە لە یەخستنی کار و تواناکانمان بۆ یەکتر و هەوڵدانی زیاترە لە پێناو برەودان بە کاری ڕێکخراوەی کاری پەروەردە کاری بانخوازی لە کۆمەڵگای کوردەواریدا ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانانەی کە یەخەی تاکی کورتی گرتووە لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەلگا لەسەر ئاستی ئابووری لەسەر هەموو ئاستەکانی تر. ئامانج لە داهاتووشا درێژەدانە بەو کارانی کە لە ڕابردووان کردومانەوە ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتیەوە و جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگار کە فەرمانکردنە بە یەکڕێزی تەبایی برایی کە فەرمانکردنە بە یەخستنی تواناکان لە سۆنگەی هەموو ئەو دەقە شەرعیانەوە ئێمە هەوڵی ئەوەمانداوە و لێبوردەییمان کردووە کە بڕیارمانداوە بەوەی پێکەوە هەوڵ بدەین لە چوارچێوەی یەک ڕێکخراوی یەکگرتووە کار بکەین. بە ناوی خوا سەرەتا پیرۆزبایی لە هەردوو ڕێکخرا و خانەی بەیان و ڕێکخراویانی ستۆژیارەکەین بۆ ئەم یەکگرتنەوە ئەم نزیک بوونەوەیە. بێگومان ئەمە خولیا و ئاوات و حەزی هەموو مسلمانێکە لە نزیک بوونەوە و ئەم یەکگرتنە جێی دڵخۆشیە بە هەموو مسلمانان. بەنای خۆی بەخشندەی بەرەبان سەبارەت بە یەکگرتنیم دوو ڕێکخراوە جێگەی خۆشحاڵی و دەستخۆشی ئەمە لێرە و دەستخۆشی پیرۆزباییان لێ دەکەم. جێگە دەستی هەردوو ڕێکخراوی پەیوەندیدار بە پەروەردەی تاک و کۆمەلگا دیارە. دووبارە من جهد و ماندوو بوونی هەردوو ڕێکخراوەکە بەرزە نرخێنم. بێگومان زەڕورەتی ئەم ڕێکخراوانە بۆ کۆمەلگا زۆر گرنگە. هەر ڕێکخراوێکی پەروەردەی لە کۆمەلگەدا جێگە دەستی خۆی دیارە بۆیە ئێمە مەفروزە هەر یەکێک لە ئێمە پشتیوانی بۆ هەر ڕێکخراوێکی مەدەنی بکەین بە هەر ناونیشانێکە ئیش و کاری پەروەردەکردنە و خزمەتکردنە بە تاکی کۆمەلگا. زان و خۆشەویستان ئەوەی بینیتان راپۆرتێک بوو لەبارەی یەکگرتنی هەردوو دەستگای ئینستیتوتی ژیار و دەستگای خانەی بەیان کە بزانین ئەم دوو دەستگایە بۆچی یەکیان گرتووە ئامانجیان چیە لە کارکردنداوە چی بۆ هۆکارەوەی کە ئەم دوو دەستگایە پێکەوە گرێبگات و پێکەوە ببنەوە بە یەک دەستگا. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا یاسین زەنگەنە ئەندامی دەستەی کارگەری ئینستیتوتی ژیار. مامۆستا زۆر بەخێر. ئەو سەبا لەوە دەست پێ بکەین ئەو زمینە سازیانە چی بوون چی وای کرد کە ئەم دوو دەستگایە پێکەوە یەک بگن و لەژێر یەک چەتردا کار و چالاکیەکانیان ئەنجام بدەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا سپاس و دەستخۆشیم بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بۆ بەرنامەکەی بەڕێستان خوای گەورە پایەدار و سەرکەوتوتان کە. دیارە دەستگای خانەی بەیان بۆ پێگەیاندن و کاروباری کۆمەڵایەتی، ئینستیتوتی ژیار بۆ پەروەردە و پێگەیاندن
وەکو دوو ڕێکخراوی بواری کۆمەلگای مەدەنی چالاک لە هەرێمی کوردستانە ماوەی چەندین ساڵە کار و چالاکیەکەن لە بواری پەروەردە و بانگەواز و کاروباری کۆمەڵایەتی و ڕۆشنبیری گشتیدا و لەم ماوەدا توانیویانە لە چەندین شار و شارۆچکە و قەزا و ناحێدا ئۆفیس و نووسینگە و لق و بارەگا بکەنەوە و خزمەت بە جەماوەری خەڵکی کوردستان بکەن لەو بوارانەدا کە پێویستن و بە پێی پسپۆڕەکانی خۆیان. دیارە دەستگای خانەی بەیان و ئینستیتوتی ژیار کە یەکیان گرتووە ئەبێ بگەڕێن بۆ ڕابردوویەکی مێژووی. ئێمە ئەم دوو ڕێکخراوە پێشووتر لە چەندین کار و چالاکی هاوبەشدا پێکەوە کاریان کردووە. ماوەی چەند ساڵێکی پێش ئێستا ئەم دوو ڕێکخراوە ڕۆڵی کارا و سەرەکیان بینی لەوەی کە فیدراسیۆنی ڕێکخراوە هاو ئامانجەکان کۆ ببنەوە. فیدراسیۆنێک زیاتر ئێستا لە 6 ڕێکخراوی تێدایە، بەڵام سەرەتا لە چەند ڕێکخراوێکەوە دەستی پێکرد ئەو ڕێکخراوانەی کە هاو ئامانجن ئامانجەکانیان لێکەوە نزیکە بۆ ئەوەی کار و چالاکی هاوبەش بکەن، هەماهەنگی بکەن تا ئەو ئاستەی ئەگاتە ئاستی یەکگرتن. دیارە پرۆسەی یەکگرتن ئەگەر بگەڕێنەوە بۆ دەقەکانی قورئان و فەرموودەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام، ئەسڵ لە کار و پرۆژەی ئیسلامیدا یەکگرتن و یەکڕیزی و تەباییە بۆ ئەوی کاریگەری و شوێنەواری ئەو کارە پەروەردەی و بانگەوازیە لەسەر ئاستی گشتیدا سەرکەوتووتر بێ و کاریگەرتر بێ. دیارە ئێمە پێشووتر بۆ نمونە لە دەستگای خانەی بەیاندا لە کۆنفرانسی دووەمدا تەوەری یەکگرتن و هاوکاری و هەماهەنگی لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو ڕێکخراوەکانی کە هاو ئامانجن لە بواری پەروەردە و بانگەوازدا یەکێ بوو لەو تەوەرانی کە گفتوگۆی تێر و تەسەلی لەسەر کرا و بوو بە ڕاستپاردەیەکی کۆنفرانس. لە کۆنفرانسە ئەم ڕاستپاردەی ئامادە کرا کە ئێمە لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە هاو ئامانجین لە بواری پەروەردە و بانگەواز و هوشیاری خێزانیدا بتوانین ئێمە کاری هاوبەش بکەین تا ئەگاتە ئاستی ئەوەی کە ئەم دوو ڕێکخراوە یەک بگرین بۆی کار و چالاکی و کاریگەرمان زیاتر بێ لەسەر کۆمەلگاکەمان. مامۆستا هەر ئەم هاو ئامانجێتان بۆ کەوای لێکردن یەک بگرن؟ بەڵێ یەکگرتن تەبعا نەبێ کۆمەڵی ئامانجی هاوبەشت هەبێ. ناتوانین ئێمە دوو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی یەکگرتن بکەن ئەگەر ئامانجەکانیان جیاواز بن، ئەگەر بواری کارکردنیان جیاواز بێت. دەستگای خانەی بەیان، ئینستیتوتی ژیار هەردووکیان لە بواری پەروەردە و پێگەیاندندا ڕۆڵیان بینیوە، لە بواری پەروەردە و بانگەوازدا ڕۆڵیان بینیوە، لە بواری ڕۆشنبیری ئیسلامی و فیکری ئیسلامیدا دەوریان بینیوە، خول و ڕاهێنانیان کردوێتەوە لە ئاستی منداڵان و ئاستەکانی تر تا ئاگاتە ئاستی گەنجان و لاوان و بەردەوام خول لە بواری هوشیاری خێزانیدا کراوە. ئەم هاو ئامانجیە پاڵنەرێکی سەرەکی بوون بۆ ئەوەی ئەم دوو ڕێکخراوە یەکگرتن بکەن و بۆ ئەوەی بتوانن کارەکانیان زیاتر تۆکمە و بەهێزتر بێ و کاریگەریان لەسەر شەقامی کوردی و هەرێمی کوردستان زیاتر بێ لە بواری پەروەردە و بانگەوازدا. ئێمە ناتوانین دوو ڕێکخراو کۆکەینەوە یەکگرتن بکەن ئەگەر بواری کارکردنیان جیاواز بێ. بۆ نمونە ئەگەر ڕێکخراوێکمان هەبێ لە بواری ژینگە دۆستیدا، لە بواری ژینگەدا بێ، ڕێکخراوێکی خێرخوازیشمان هەبێ، ئەم دوو ڕێکخراوە خۆ پێویستن کار بکەن، دوو بواری جیاوازیان هەیە، بەڵام ناتوانین ئەم دوو ڕێکخراوە لە چوارچێوەی ڕێکخراوێکە یەکگرتن دروستکەن چونکە بواری کارکردنیان جیاوازە. بەڵام ئینستیتوتی ژیار و دەستگای خانەی بەیان دەکرێت بڵێن زیاتر لە 180 بۆ 190 ئێمە خاڵی هاوبەش هەبوو لە نێوان هەردوو ڕێکخراوەکەدا. ئەو خاڵی هاوبەش و کاری هاوبەشە وای کرد کە ئەو یەکگرتنە بێتە ئاراوە. ماڵسیاسین دەمێ بزانم کە ئامانجەکەتان گەورەتر دەبێت بە یەکگرتنی ئەم دوو دەستگایەوەتە پێشووتر ئەگەر هەرێکەتان بە شێوازێک ئامانجی هەوو بێت ڕێگایەکی و بێت ئەم جارە بە پێکەوەییتان دەکرێت بڵین ئامانجەکان گەورەتر دەبن. بەڵێ دیارە من ئەمێ ئەو خاڵەت تەواو کە ئینشاڵڵا دێمە سەر وەڵامی پرسیارەکەت. دیارە ئەوەکو پرۆژەیە کە گەڵاڵە کرا وەکو دەستگای خانەی بەیان وەکو دەست پێشخەریە دای بە برایانی بەڕێز لە ئینستیتوتی ژیارە، برایانی بەڕێز لە ئینستیتوتی ژیارە وەکو دەستەی کارگەڕی گفتوگۆی تێر و تەسەل کرا لەسەر بابەتەکە و بە سنگ فراوانیەوە ئامادە بوون بۆ پرۆژەکە و توانرا سپاس بۆ خوای گەورە لە ماوەیەکی 2-3 مانگێکە ئەو پرۆژە لە خاڵی سفرەوە تا ئاگاتە ئاستی یەکگرتن بێتە ئارایەوە و توانرا الحەمدوللا وەکو پرۆژەیەکی سەرکەوتوو و هەر لە سەرەتاوە پرۆژەکە ئێمە لەسەر ئەساسی بەرژەوەندی و کاری هاوبەش و کاری ئیسلامی کارەکانمان کردووە.
هیچ بایەخێک نەبوو بۆ پۆست و پلە و پایە و مەقام و بەرپرسیارەتی و ئەم کاروبارانە چونکە هەموو ئەو برایانەی کە لە ئینستیتوتی ژیارە کارەکەن و لە دەستگای خانەی بەیاندا کارەکەن هەموو کارێکی خۆبەخشانە ئەکەن هەموو کارێکەکەن هیچ کەسێک نییە پلە و پایەکی دنیایی پۆستێکی دنیایی یا موچە و بەرژەوەندێکی لەوێدا کۆبێتەوە هەمووی کارێکی خۆبەخشانە ئەکەن لە بواری پەروەردە و بانگەوازە ئەو کاری خۆبەخشانە سوپاس بۆ خوای گەورە هەمووی کۆ کردەوە وتوانرا الحەمدولیلا ئەو یەکگرتنە بێتە ئاراوە اینجا ئەم یەکگرتنە کە هاتە ئاراوە دیارە هەردوو ڕێکخراو کۆمەڵە تایبەتمەندی خۆیانیان هەبووە پێشووتر ئێمە لەم یەکگرتنە توانرا هەموو ئەو تایبەتمەندیانە کۆکەینەوە پێکەوە بۆیە لە تەشکیلاتی ئێستا ئینوستیتی ژیارە لە بەشەکانە هەموو ئەو بەشانەی کە لە ئینوستیتی ژیارە هەبوون یان لە دەستگای خانەی بەیاندا هەبوون پێشووتر هەموو ئەو تایبەتمەندیانە کۆکراوەتەوە بۆ نمونە پێشووتر لە نێو دەستگای خانەی بەیاندا پرسی هوشیاری خێزانیەکێک بۆ لەو بابەتانی کە بایەخی پێدراوە و لە چەندین شار و شارۆچکەی کوردستانە خول و ڕاهێنان کراوەتەوە و چەندین حەقیبەی پەروەردەیی هەبووە لە بواری هوشیاری خێزانی ئیشی لەسەرا کراوە بۆیە ئێستا لە ناو یەکگرتنەکە و لە چوارچێوەی ئینستیتوی ژیارە بەشی هوشیاری خێزانی وەکو بەشێکی سربەخۆ کار و چالاکیەکانی خۆیەکە لە ئایندەدا و هەوڵی ئەوەدا کە لە هەموو شار و شارچکە و شوێنەکانە بایەخ بە پرسی هوشیاری خێزانی بە چونکە ئێستا بەڕاستی کێشە خێزانیەکان لە ئاستی عێراق و هەرێمی کوردستاندا خاڵێکی مەترسیداری زۆر گەورەیە بۆ نمونە لە نێو دە وڵاتی جیهانیدا لە ئاستی جیهاندا کە کێشەی تەلاق و کێشەی خێزانی تێدایە عێراقێکێکە لە وڵاتانە و ڕێژەی تەلاق ئەگاتە ئاستی لە 133 ئەمە بەڕاستی زەنگێکی مەترسیدارە بۆیە ئێمە لە بەرنامەی داهاتوودا لە چوارچێوەی ئینستیتوتی ژیارە ئەوەیە کە بایەخ بە پرسی هوشیاری خێزانی بین و بۆی بەرچاوڕوونی کۆمەلگاکەمان بۆی ئەم قەیران و کێشانە سنوورێکی بۆ دابنرێت و هەوڵی خۆمان بین ئینشاڵڵا لەو بوارەدا زۆر باشە مامۆستا ئەگەر باس لەوە بکەین کە وەڵامی پرسیارەکە کە ئەو بۆ ئامانجەکانتان گەورەتر دەبێتواتە ئەم دوو ڕێکخراوە کە پێکەوە کاریان کردووە یەک ڕێگاتان هەبووانی ئێستا دەکرێت بڵین ئامانجەکان گەورەتر دەبن یاخود پلانی جیاوازتردا دەڕێژن لەوەی کە پێشووتر ئێوە کارتان کردووە بەڵێ دیارەکە ئێمە دوو ڕێکخراو یەکمان گرتووە دوو هێز و دوو توانە کۆبوونێتەوە دیارە پلان و بەرنامە ڕێژێکی زیاتر ئەەکەین ئینشاڵڵا بۆ قۆناغی ئایندە و بتوانین بازنەی کار و چالاکیەکانمان فراوانترکەین ئێستا سوپاس بۆ خوای گەورە زیاتر لە نزیکەی 24 ئۆفیسێ لە هەرێمی کوردستانە کە ئینستیتوتی ژیار کار و چالاکی تێدا ئەنجامەدا ئەمە هەوڵەدە ئینشاڵڵا ئەم بازنێ فراوانتر بێ و تایبەتمەندی هەردوو ڕێکخراو پێکەوە کۆکراوەتەوە سنگ و تاقە و توانایەکی باش ئەدا بە کار و چالاکیەکە بەس لە تایبەتمەندی دەکەیت سەرەتاش باس لەوە کرد کە کۆمەڵک تایبەتمەندی هەیە لەم دوو ڕێکخراوەدا ئەگەر ئاماژەیەک بۆ تایبەتمەندیانە بکەیت ئەو تایبەتمەندیانە چین کە لە هەردوو ڕێکخراودا هەیە و هەردووکتانی کۆکردێتەوە بەڵێ سەرەتا من ئاماژەم بەوە کرد کە ئێمە دوو ڕێکخراوی هاو ئامانج بووین لە 180 بۆ 190 ئێمە خاڵی هاوبەش هەبووە لە نێوان هەردوو ڕێکخراودا و پێشووتر ئێمە کۆمەڵی کار و چالاکی هاوبەشمان کرد هەر بۆ معلومات ئێمە کۆمەڵە لە برایان و خوشکان پێشووتر هەم ئەندام بوونە کار و چالاکیان کردووە لە ئینستیتوتی ژیارە لە هەمان کاتە لە نێو بازنەی دەستگای خانەی بەیانیشدا کاریان کردووە یعنی لە هەردوو ڕێکخراوەکەدا کاریان کردووە پێشووتر ئەوانەی کە تایبەتمەندی بوون بۆ نمونە لە نێو ئینستیتوتی ژیارە کۆمەڵێک کار و چالاکی تایبەت هەبووە لە نێو دەستگای خانەی بەیانە ئەو کار و چالاکیانە نەبووە بایەخی نەبووە نەچۆتە چوارچێوەی ئەولەویات و یەکەمایەتی ئێمەوە هەروەها بۆ نمونە لە ناو دەستگای خانەی بەیانیشا کۆمەڵێ بابەت و پرسە بۆ کە بایەخی پێدراوە لە نێو ئینستیتوی ژیارە وەکو بەشێک بایەخێکی تایبەتی پێ نەدراوە بەڵام ئێستا هەردوو تایبەتمەندێکە کۆکراوەتەوە بێگومان کۆکردنەوەی هەردوو تایبەتمەندێکە لە بواری پەروەردە و پێگەیاندن و بانگەواز و هوشیاری خێزانی و لە بواری کاروباری خوشکان و بانگەوازە سنگێکی زیاتر ئەدا و بە پرۆژەکە و پرۆژەکە بەهێزتر و دەوڵەمەندترێکات و کاریگەریشی باشتر ئەبێ چونکە تاقە و توانای خوشکوبرایان لە هەردوو ڕێکخراودا کۆکراوەتەوە و توانراوە پێکەوە ئینشەڵڵا کار و چالاکی ئەنجام بن. زۆر باش ماوە سایاسین هەیکەلی کارگەڕێکی چی بەسەر دێت کەسی یەکەم کێ دەبێت بەڵەتان داڕشتووە؟ بەڵێ دیارەوەی کە دوێنە ئیعلان کرا ئەوە کرێ بڵێن وەکو مەراسیمێکی شەکرا و خواردنەوە بووە هەموو بابەتەکان پێشتر کۆتایی پێهێنراوە سوپاس بۆ خوای گەورە لە میانەی زنجیرێک کۆبوونەوەدا
هەردوو ڕێکخراو زۆر شەفافانە زۆر کراوانە پرسی یەکگرتنیان تاوتیۆ کردووە لە خاڵی سەرەتاوە تا ئاگاتە خاڵی کۆتایی کە مەراسیمی ئەلانکردنی یەکگرتنەکەیە. ئەوەی کە ئێمە سپاس بۆ خی گەورە توانیمان کۆمەڵێ بابەت تێپەڕێنین. ئێمە بابەتی محاسەسەمان تێپەڕان. ئەم پۆستە بۆ خانەی بەیان بێ، ئەو پۆستە بۆ ژیار بێ، ئەم بەرپرسی ئەو بەشە بێ، ئەو بەرپرسی ئەو بەشە بێ. بەڕاستی ئەو شتانەمان تێپەڕان سپاس بۆ خی گەورە ئەمە باکارێکی باش بوو. بۆ نمونە ئێمە کە هاتین تەشکیلەی دەستەی کارگەڕیم کراوەتەوە جارێکی تر لە هەفتەی ڕابردوودا هەموو بەشەکان هەر بەشێکمان هەیە کام برا یان کام خوشک توانا و بەهرەمەندی زیاترە ئەتوانێ ئەو بەشە بە چاکترین شێوە ببا بەڕێوە لە هەمان کاتە کاتیشی هەیە و ئارەزومەند دەبوو ئەو بەشە ئەو کەسە کراوە بە مەسئولی ئەو بەشە یەکتیبار بۆ دانەدراوە ئەمە پێشووتر لە نێو ژیاردا بووە یان لە نێو خانەی بەیاندا بووە. ئێمە ئەو خاڵانەمان ئەلحەمدولیلا لە تەشکیلاتی لقەکان یان لە تەشکیلاتی دەستەی کارگەڕی تێپەڕاندووە. ئەمەش دەتوانین بڵێن ئەمە خاڵێکی نەوعی بووە، خاڵێکی وەرچەرخان بووە. بەنسبە سەرۆکی ڕێکخراوە ئێمە بەڕێز دکتۆر خالید محەممەد ساڵح ئێستا سەرۆکی ڕێکخراوە. هە لە سەرەتای گفتوگۆکە زۆر بە شەفافانە داوای ئەوەی کرد کە دەستگای خانەی بەیان برایەک یان خوشکێک دەستنیشان کە بە سەرۆکی ڕێکخراوەکە بێت. چونکە ئێمە مەسئولیت کێ بەرپرسە کێ جێگرە کێ مەسئولی بەشەکانە هەر لە سەرەتاوە هەردوو لا قەناعەتمان وا بوو شەفافانە با ئێمە بە محاسەسەی ڕێکخراوەیی کار نەکەین بە پێی پسپۆڕی و چالاکی و ئارەزومەندی کەسەکان ئیشی لەسەرکەین. بۆیە هەردوو لا ئێمە خۆ هەمومان تەکلیفمان کرد کە بەڕێز دکتۆر خالید محەممەد ساڵح سەرۆکی ئینستیتوتی ژیار بۆ پەروەردە و پێگەیاندن بێ دوای یەکگرتن. هەروەها ئێستا ئێمە دوو جێگرمان هەیە، دکتۆر محەممەد سینەمۆکی جێگری سەرۆکی ڕێکخراوە و دکتۆر شێرزاد جێگری سەرۆکی ڕێکخراوە و دەستەی کارگەڕیشمان پێکهێناوە بە پێی پسپۆڕی و ئارەزومەندی کەسەکان کە ئەتوانن ئەو بەشە ببن بەڕێوە. زۆر باشەوە مستەفا بینە سەر ناوەکەی دوو دەستگا دوو ناوی جیاواز ئێستا یەکتان گرتووە دوجار ئەتانەوێت چ ناوێک هەڵبژێرن بۆ ئەم دەستگایە؟ بەڵێ ئێمە لەبەر کەمکردنەوەی هەندێک ڕۆتیناتی ئیداری دیارە خۆتان ئاگادارن لە وڵاتە ڕۆتیناتی ئیداری و ئەمانە ئەستە و ناڕەحەتی خۆی هەیە. ئێمە هەر ناوی ئینستیتوتی ژیارمان هێڵاوەتەوە بۆ پەروەردە و پێگەیاندن دوای تەشکیلە و یەکگرتنەکە هەر بەو لەژێر لافیتەی ئەو ناوەدا کار ئەەکەین. دیارە بەپێی یەکگرتنەکە ساڵی ئایندە لە مانگی 5 2023 کۆنفرانسێکەکرێ. لە کۆنفرانسە دیارە هەموو شتەکان تاوتوی ئەکرێ هەر لە باسی ناوە تاگەیتە هەر تەشکیل و کارێکی تر ئەو کاتە گفتوگۆ ئەکرێ لەسەری ئەوە بە کۆنفرانسە بڕیارەدا نەک ئێستا ئێمە بڕیاری بۆ بین. زۆر باشە مامۆستا بەدەر لە کاری پەروەردەیی و بانگەوازی گرنگی بە چ لایەنێکی تر دەدەن؟ زیاتر ئێمە وەکو ڕێکخراوێکین زیاتر بایەخەکانی ئێمە لە بواری پەروەردە و پێگەیاندن. بۆ نمونە ئێستا لە تەشکیلەی تازە پەروەردە و پێگەیاندن بەشێکی سربەخۆیە لە تەشکیلاتمان. ئەم پەروەردە و پێگەیاندن هەر لە قۆناغی ڕەوزەیەکەوە دەست پێ دەکا تا قوتابی ئەگاتە ئاستێکی زانکۆ و پلان و بەرنامەمان هەیە بۆ ئەم مەبەستە منهەجێکی پەروەردەیی ومان هەبێ ئەم منهەجە هەم ئەساڵەتی تێدا بێ هەم واقعبینی و ڕەسەنایەتی و ڕەچاوکردنی واقعی کوردستانی تێدا بێت. بۆیە بایەخێکی سەرەکیمان بە بواری پەروەردە و پێگەیاندنە، هەروەها بە بواری پەروەردە و بانگەوازە لە هەرێمی کوردستانە. پرسی هوشیاری خێزانی کە بابەتێک ئەمانێ بایەخێکی تایبەتی بین چونکە کێشە خێزانیەکان و کۆمەڵایەتەکان لە کۆمەلگادا زۆر گەورە و فراوانتر بووە. لە هەمان کاتە ئێمە کۆمەڵێک مەدارسی شەرعیمانێ بۆ زانستە شەرعەکان و چەندین ئەکادیمیامان هەیە پێشووتر لە نێو هەردوو ڕێکخراودا هەبوون لە بواری زانستە شەرعەکان لە بواری پێگەیاندنی بانگخوازە هەموو ئەمانە مەسەڵەن کۆکەینەوە. لە هەمان کاتە ئێستا ئێمە پلان و بەرنمەیەکە کەناڵێکێ بە ناوی کەناڵی سەدا کامە ئێستا لە ئینتەرنێت ئیشی لەسەرەکرێ پلان و بەرنمەیەکە کەناڵی سەدا وەکو کەناڵێکی پەروەردەیی و بانگەوازی وەکو کەناڵێکی ناوخۆیی کە ئینشاءالله لە قۆناغی ئایندەدا ئیشی لەسەر کرێ. کۆمەڵ ئێستایت و پەیج و بایەختان بە سۆشیال میدیا بە شێوەیەکی زیاتر ئەمە لە هەردوو ڕێکخراوەکەدا پێشووتر هەن. ئێستا بواری سۆشیال میدیاکانیشمان کۆ کردەوە وەکو تیمەکان بۆی کە زیاتر بایەخ بن چونکە ئەمڕۆ سۆشیال میدیا کاریگەری و کارایی خۆی هەیە لەسەر تاک و کۆمەلگا.
زۆر باش مامۆستا یاسین دەکرێت بڵین کە ئەم جۆرە ڕێکخراوانە تا چەند ضرورەتی کۆمەلگان تا چەند کۆمەلگای ئێستا پێویستی بەم جۆرە ڕێکخراوانە هەیە کە لە بواری خێزان لە بواری پەروەردە کار بکات کە کاریگەریی باشی هەبێت لەسەر خێزان و پەروەردەی منداڵ و گەنجان. لە ڕاستیە بوونی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تا چەندین ڕێکخراومان هەبێ لەو بوارەدا کار و چالاکی بکەن و بتوانن کاریگەری لەسەر تاک و کۆمەلگا دروستکەن و بتوانن لە پرسی هوشیاری کۆمەلگادا ڕۆڵ ببینن ئەوە ئەو کاتە کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی هوشیارمان دەست ئەکەوێت. بەڵام زۆرجار لای ئێمە کە مای نیگەرانیە ژمارەیەکی زۆری ڕێکخراومان هەن ئەگەر بە ژمارە ینی تەماشاکەی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە تۆمار کراوە باسیەوە کرێت کە نزیکەی 4,000 ڕێکخراو تۆمار کراوە. بەڵام ئەگەر ئەم 4,000 ڕێکخراوە ڕێکخراوی کاریگەر و کارا و چالاک بن ئەکتیو بن ئێستابی ئەم کۆمەلگایە زۆر پێشکەوتوو بواە. وەیە ژمارەیەکی کەمی ڕێکخراومان هەیە کە خاوەن پرۆژەن خاوەن کار و چالاکین و توانیوانە ڕۆڵی خۆیان ببینن لەسەر کۆمەلگای کوردی. وە ئێمە هەتا ڕێکخراوی کەمان هەبێ ڕێکخراوی پسپۆڕی بەڵام ئێمە دائیمەن ئیش لەسەر ئەو پرۆسەی ئەەکەین بۆ ئەوتومانە دەرگامان کراوەیە وەکو ئینستیتوتی ژیار هەموو ئەو ڕێکخراوانی کە هاو ئامانجن بۆ ئێمە کۆپی کارەکانی یەکتری نەکەین. ئەگەر ڕێکخراوێت تایبەتمەندێکی خۆی هەبێ پسپۆڕێکی خۆی هەبێ با بە سەربەخۆیی کارەکانی خۆی بکە. بەڵام هەموو ئەو ڕێکخراوانەی کە هاو ئامانجن با دوو سێ بەپێی سنووری جوگرافی بێ بەپێی هەر پێوەرێکی کە بێ ئەمانە لە نێو خۆیاندا هێز و تواناکانیان کۆ بکەنەوە ئەو کاتە شوێنەوار و کاریگەریان لەسەر خەڵکیدا دروستە بێ. ئەمڕۆ دیارە کۆمەلگای کوردی تەحەدیاتێکی زۆری لە بەردەمایە کێشەیەکی زۆری لە بەردەمایە هەر لە کێشەی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و شێواندن و بارودۆخێکی ناهەموار کە هەموو خەڵکی گرتووەتەوە بۆیە بوونی ئەم ڕێکخراوانە کاریگەری خۆی هەیە ڕۆڵی خۆی بینیوە و ئەبێ بتوانێت ڕۆڵی خۆشی لە قۆناغەکانی ئایندەدا زیاتر بکات. زۆر باشە مامۆستا ئاماژەت بەوە کرد کە ئێوە زیاتر گرنگی تانیاوە بە لایەنی هۆشیاری خێزانی بە حکومیەوەی کە لە ئێستادا کێشە خێزانیەکان زۆر بوو. کەواتە ئێوە تا چەند توانیتانە کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەڵگە دروست بکەن یاخود تا چەند توانیتانە ئەم کێشە خێزانیانە کەم بکەنەوە. وەکو ئیزافە بۆ پرسیارەکەی هاوکارم ینی ئەو فیدباکی کە هاتوۆتە بۆ ئێوە چۆنی بۆواتە چۆن ینی مای دڵخۆش بووە کە زۆرە لە خێزانەکان کاریگەری باشیان هەو لە ڕێگەم ڕێکخراوانی ئێوە. ئێمە ئەو کاتانەی کە خول ئەەکەینەوە تەمان لە کاتی کۆرۆنەدا ئێمە بە شێوەیەکی ئۆنلاین خولەکانمان نەکردەوە هەموو ئەو خوشکورە بەڕێزانە یا ئەو خێزانانەی کە بەشداری خولەکانیان کردووە کە ئێمەوەکو فیدباکێک دەستمان کەوتوتەوە و ئەو زانیاریانەی کە زانیومانە ئەو کەسانە سوودمەند بوونە لە خول و ڕاهێنانەکان لە هەمان کاتە ئەو کەسانە توانیویانە ژیانی خێزانیان بە شێوەیەکی چاکتر و تەندروست ببەن بەڕێوە و بتوانن زاڵ بن بەسەر کێشە خێزانەکان چونکە کێشەی خێزانی لە هەموو خێزانەکاندا هەیە و لە هەموو قۆناغەکاندا هەیە بەڵام ئەگەر هوشیارێکی باشە بێ ئەتوانی بە ئاسانی زاڵبی بەسەر کێشەکەدا و نێڵی تەشەنە بکات و گەورە بێت. وی ئەوەی کە ئێمەوەکو معلومات دەستمان کەوتووە زانیومانە ئەو خول و ڕاهێنانە کاریگەری خۆی هەبووە بەڵام هێشتا ئەمانە کارێکی بچووکن کاری گەورەتر و کاری پیرۆستر و فراوانترمان لە پێشەکە بێ ئیشی لەسەر کارە گەورەتر و فراوانتانتان چی نەگەر ئاماژەیەکیان ئەوەیە کە ئێمە هەوڵی ئەوە بین کە ئینشەڵا لە ساڵی ئایندەدا ئێمە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە کۆمەڵێ خول و ڕاهێنان بکەینەوە لە بواری هوشیاری خێزانیدا و بتوانین کۆمەڵێ بەرنامەی تایبەت لە بواری هوشیاری خێزانیدا تۆمارکەین و بڵاویکەینەوە. لە هەمان کاتە ئێمە بەڕاستی داوا لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەەکەین بە تایبەتی هەموو کەناڵە ئیسلامیەکان کە بایەخێکی تایبەتی بەم پرسە با بەرنامەی تایبەتی هەبێ بەم پرسە ئەمە چونکە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە چونکە تێکچوونی شیرازەی خێزان کارەساتێکی گەورەیە لەسەر کۆمەلگا و ئەو کۆمەلگایە بەرەو تیاچوون و فەوتان ئەڕوە ئەوانەی لە کۆمەلگا و شارستانیەکانە تیاچوون هۆکاری سەرەکی ئەتوانین بڵین تێکچوونی شیرازەی خێزان و قیەم و ئەخلاق و ڕەوشت بۆ لەو کۆمەلگایەدا وێ بێ هەوڵ بین بە هەموو لایەک ئەم پرۆژەیەکی زۆر گەورەیە تەنها بە ئینستیتوتی ژیار ناکرێ ئێمە توانین ئەوەی کە هەمانە لە تاقە و توانە و وزە ئیشی لەسەرکەین بەڵام ئەمە بەڕاستی کاری هەموو لایەکە و کاری بەڕێستانە کە بتوانن لە قۆناغی ئایندەدا ئینشاءڵڵا ئیشی لەسەرکەن و کاری لەسەرکەن ئینشاءڵڵا. مامۆستا ئاماژەت بەوە کرد لە سەرەتای بەرنامەیە وتت کە بەداخەوە لە ئێستادا کێشە خێزانیەکان بۆیە زیاد بوون
چ پیا بێت خانم بێت لە برەوەی کێشەکانیان بەرنە لای توێژەرێکی دەرونی یاخود پزیشکێکی دەرونی کە کێشەکانیان چارەسەر بکات ئەیان بنەوە لای خێزانەکانیان دوجار کێشەکان گەورەترە بن کەواتە لەم ڕێکخراوی ئێوەیە ئایا کەسانی پسپۆڕ هەن کە ئەگەر هاوسەران کێشەیەکیان هەبێ کێشەکانیان بێن و لە لای ئێوە چارەسەریان کەن؟ بەڵێ دیارەبوونی ڕاوێژکاری خێزانی یان ڕابەری خێزانی لە هەرێمی کوردستانە بابەتێکی تازەیە بەڵام ئەتوان بڵین لە ئاستی جیهانی وڵاتانی ناوچەکە بایەخێکی تایبەتی پێدرێ بۆ نمونە لە زۆربەی شوێنەکانی تر چۆن ئێمە مەحامیەک پارێزەرێک ئۆفیسێکی دیاریکراوی خۆی هەیە ئەوانەی لە بواری ڕاوێژکاری خێزانی کارەکەن لە برایان لە خوشکان یارە ئۆفیسێکی دیاریکراوی خۆیان هەیە کۆمەڵی خول و ڕاهێنانیان بینیوە لە بواری هوشیاری خێزانیدا و ئێمەش خۆمان بەشێکمان من خۆم و چەند براو خوشکێکی تر ئێمە کۆمەڵی خول و ڕاهێنانی تایبەتمان لە ناوخۆ دەرەوەی وڵات بینیوە لە بواری هوشیاری خێزانی و ڕاوێژکاری خێزانی و لە بواری ڕابەری خێزانیدا و چەند حەقیبەیەکی تەدریبیمان هێناوەتە وەکو ڕاهێنان حەقیبەکان زیاتر لە 30 سەعات خول و ڕاهێنانن ئێمە کردومانەتەوە ئێمە توانیومانە لە قۆناغی ڕابردووە لە ئاستی شاری سلێمانی و هەڵەبجە و ڕانیە و شوێنەکانی تردا ئێمە کۆمەڵی خول بکەینەوە ژمارەیەک لە برایان و خوشکان ئامادەکەین وەکو ڕاوێژکاری خێزانی کە بتوانن ڕۆڵیان هەبێ لە چارەسەری کێشە خێزانیەکان بە تایبەتی ئەو کەسانی کە داوایان لێ ئەەکەن کە هاوکاریان بن بۆ چارەسەری کێشە خێزانیەکان و ئێمە ئەمانە ئینشەڵڵا لەسەر ئەم پرسە بەردەوام بین بۆ ئامادەکردنی ژمارەیەکی زیاتر لە کەسانێک لە خوشکان و برایان بۆی لە پرسی هوشیاری خێزانی و چارەسەری کێشەی خێزانیدا ڕۆڵی خۆی ببینێ. ماوەسەگیان دەرفەتمان نەماوە گەر شتێکی دیکەت ما بێت ناوکارە پرسیاری دیکەی ما بێت کۆتایی بە بەرنامەکە دێنین دواپیامت چییە هەم بۆ ڕێکخراوەکانی خۆتان دەستگاکانی خۆتان هەم بۆ بینەران و ئەوانەشی کە سوودمەند دەبن لەم جۆرە دەستگایانەی کە ئێوە خزمەت دەکەن لە بواری پەروەردە و خێزاندا. لە کۆتاییە سپاسی بەڕێستانەکەم بۆ ئەم دەرفەتە کە توانیمان باس لە پرۆسە و پرۆژەی یەکگرتنی دەستگای خانەی بەیان و ئینستیتوتی ژیار بکەین ئێمە ئۆفیسەکانمان کراوەیە بۆ خزمەتی هەموو تاکەکانی کۆمەلگا لەو بوارانەدا کە کار و چالاکی تێدا دەکەین لە هەمان کاتە ئێمە هاوکار و هەماهەنگە بین لەگەڵ هەموو ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی هاو ئامانجدا لەگەڵ هەموو دەستگایەکدا کە خزمەت بە دین و ژینی کۆمەلگای کوردی بکات. ئەوسە بارەکەتان لەکوێ بوو ئەومان نەزانی گەرێک کەسێک بینەرمامێ بزانێت بەڵێ یاخدا خول و دەراتەکانیشتان بە خۆڕاییە خۆبەخشانەوە بۆەوەی کەوتە زۆربەی خول و ڕاهێنانەکان کە کردومانێتەوە هەر بە خۆڕاییە یان ئەگەر بێت و نرخێکی هەبووە شتێکی ڕەمزی بووە بۆ بەڕێوەبردننی خولەکە یعنی ئێمە ڕێکخراوێکی ئەوەی بە دوای قازانج و بەرژەوەندی و ئەم شتان نابڕۆین چکۆکو پەیمانگایە کار ناکەین وەکو ڕێکخراوی خۆبەخشی کۆمەلگای مەدەنی کارەکەین ڕێکخراوی خۆبەخشی کۆمەلگای مەدەنی کار و چالاکیەکانی خۆبەخشانێ بۆ کۆمەلگا و ئۆفیسی سەرەکیمان لە شاری سلێمانیە دیارە لە شاری هەولێر و ڕانیە و هەڵەبجە و گەرمیان و چەمچەماڵ و سۆران و زۆر شار و شوێنی ترکە لق و بارەگا و دەستەمان هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا یاسین زەنگەنە ئەندامی دەستەی کاریگەڕی ئینستیتوتی ژیار زۆر سپاس بۆ دەرفەتی کە بەیەمەد بەخشی دووبارە زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان شاد و سەرکەوتوو بن. وەڵازان خۆشەویستان دەچینە سەر تەوەریدۆی بەرنامەکەمان کە ئەویش باسکردنە لە ئامادەکردنی نانی بەیانی کە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێرەوە بۆی ئامادە کردوین کە بزانین بە ئاوە کوردوتنی بە عملی چۆتە شوێنەکە و نانی بانی خۆی لەوێ دەخوا و چەند کەسێکیش دەدوێنێ باز لە گرنگی نانی بانی دەکات پێکەوە بینەری ئەو تەوەرەیە دەبین. بەنای خۆبەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێ بێ زان و خۆشەویستان لە گەڕەکی تێراوین لە یەکێک لە گەڕەکە دێرینەکانی شاری هەولێر و لەگەڵەوەش لە خواردنگەیەکی دێرینین دیارە لە شاری هەولێر یەکێک لەو دیاردا لەو عادەتانەی کە لە کۆنەوە تاوەکو ئێستا کە هاتووە خواردنی بەیانیانە دەر خەڵکێکی زۆر بەر لەوەی بچێتە سەرکارەکەی دێتە ئێرە خواردنی بەیانیان دەخوازا خواردنە بەیانیەکان جۆران جۆرن ئێمە پاچە و سەر و پێمانەیە لەگەڵ خواردنە ساردەکان ساردەمەنیەکانیان خواردنە بەیانیەکان نەکان بۆیە ئەمڕۆ لە خواردنگەی وەستا شاکر دەبین وەستا شاکر کە خواردنگەیەکە لە گەڕەکی تەیراوە بەیەکەوە
بینەری خواردنی بەیانیان دەبین شتێکی خۆشتان پێشکەش دەکەین بەڵام بەداخۆیەوە بەس دەتوانن بینەری ببینن ئینشاڵڵا ڕۆژێک هاتنە هەولێرەوەش سەردانی خواردنگا بەیانیانەکان بکەن لێرە دەبین و بزانین سر پێشکەشی مشتریەکان دەکرێتەوە ئەو کەسانی کە دێنێرە چێ بەڵێ زانسته لە نێو خواردنگەکەی وەستا شاکرین کە تایبەتە بە خواردنی بەیانیان و لێرە کۆمەڵی خواردنی بەیانیان و کۆمەڵە کەسیلێکە خواردنی بەیانیان دەخوا حەز دەکەم ڕاستە خۆستا شاکر وەرگین وەستا شاکر چەندێکە تقریبن ئەو خواردنگە خنجیلانە و جوانەت هەیە پێشەکی بناوی خۆی گەورە و میهرەبان بەخێر هاتنی کەناڵی پەیام دەکەم و ستافە بەڕێزەکەیان بەخێر بێن سەد چاو ئێمە وەکو خواردنگەیەکی بچوو خواردنی بەیانیانمان هەیە بەیانیان عادەتەن خەڵکی هەولێر هەلو خۆیان فێرن هەر لە مێژۆ لە زۆر شارەکان تریشانە بەڵام هەولێر عادەتی وایە خەڵکانی هەولێر بەیانیان زۆریان ئەوانەی ساحەبی شو ساحەب کارن و خواردن لە دەرەوە دەخۆن بەڕاستی و حەدیشان ئەو خواردنانەیە کە ینی تام و چێژی تایبەتی خۆی هەیە بەڕاستی دێ ئەو بەڕێزانە دێنە لای ئێمە و ئەوانی دێنێ ئێرێش هەموو دۆست و برادر و ڕەفیق و خەڵکی منتیقە و ئەو جیانە بەڕاستی چەند ساڵە تقریبا وەستا شاکر زیاتر لە 12 ساڵە ئەو خەریکی ئەویشم بەڵێ خەریکی ئەویشم خواردنی بەیانیان پێشکەش دەکەین بەڵێ وەکو خواردن لێوکانە بەیانیان شۆربای نیسکمان هەیە نۆکاومان هەیە هێلکەی کوڵاومان هەیە هێلکەی ڕوومان هەیە هێلکە مخلەمەمان هەیە هێلکە بە پەنیرمان هەیە هێلکە بە پیازمان هەیە هێلکە بە گۆشتمان هەیە چەند خواردنێکی کەژیانی لەگەڵ ئەو شێوازە مشتریتانیان نەفرتانەیە هەموو ڕۆژێ بێ بەڵێ ئەمە مشتریەکانی مە 180 مشتریەکانی مە هەر هەموو ڕۆژانە سەردانمان دەکەن ڕۆژانە بەڵێ ڕۆژانە بەڵام وەکو کووە ینی وەز بە وەز بەدێن ئێستا بەیانیان ئێمە لەگەڵ پاش نوێژی بەیانی کە نوێژمان کرد ئێمە خواردنمە حازرە خەڵکانی کەنە ئەو وەختانە نانون ینی دێن یان نوێژی بەیانی دەکەن دێن ڕاستە خۆ دێنە لای ئێمە ئەوانە چەند ساڵە زیاتر لە 10 ساڵ زیاترە لای ئێمە نانەخۆن نانی بەیانی لەکن تو دێن خواوز دەروی ئینجا دەڕۆن دەستنەوەدن بەڵێ خەڵکانە شەنە ئەوانەی وەکو مەکتەب دۆک و مەکتەبی بادینان ئەوانەی خەڵکانی تۆ خارجیەکان نەفەریان هەیە یان ئەوانەی دەچن بۆ مەتاریان هەیە میوانی دێتەوە لە مەتار دێن دانی نەکەنەمە ئێمە نان دەخۆن تا بەرە بەیانێکی درەنگ پاش بەرە بەیانی درەنگ ئەو زیاتر براکرێ کارەکان دەست بێتەکە وەزبێ کرێ کارەکان دێن ئەوانەی دەستنە سەر کارەکانی خۆیان کرێکار عملەمان زۆرە بەیانیان دێن لا ئێمە نان دەخۆن پاش ئەوانەی وەزبەی مۆزەفەکان دێن یانی ئەوانەی دەستنەوە مۆزەفەکان دێن تقریبا کاتەکان دابەشکراوە بەڕێزە دوکاندارە ئەو وەختانە دێ دەستە سەر ئیشکارەکەی خۆی لەوانەیە لە ماڵێ بۆی حازر ناکرێت ئەو کاتە ئیشێکی بەپەلەی هەیە لێ لا ئێمە نان دەخۆن خواردنەکەی جەنابەت تایبەت بە تاچی دوایە خواردن لا ئێمە تام چێژی تایبەتی هەیە سایەکەمان خواردنمان و ئەو ماست و قەیماغ و سەرت و ئەو شێوازی ئەمە دەکرین لەوانەیە لە هەموو ماڵێک بەردەست نیە ئەو ماست و سرتوانی کە باست کرد هەمووی خۆمانە بەڵێ خۆمانە ماستی خۆمانەمان هەیە ماستی چێڵمان هەیە ماستی مانگایە ماستی گامێشەیە ماستی مەڕیە بەڵام لە هەمان کاتە شتی باشەیە شتی خراپیشەیە بەڵام ئەمە وەکو پیشەی خۆمان هەموو دەبی شتی تایبەت نەبی نایکرێت هەر کەسێک دەڵێ وەستا شاکرێک سەر دەڵێ وەستا شاکر ئێژدی مەسائلە و ئێژدیە چیە مەسەلەی خواردنەکە ئەو خواردنە تەنها تاکە خواردنەکە من دەیتوان دروست بکەم خەڵکانی شەیە فێربوون کەستا وەستا سلێمان وەکو من کارامەیە لەو ویشەیانی چەند ساڵە پێکەوە ئیش دەکەن خەریکە وەستا محمودمان هەیە ئەوی شەر وەکو من ئیش دەکاتن ئەگەر لاسە ماڵە من خواردنی ئێژدی چییە؟ خواردنی ئێژدی پێگاتەوە لە دەزانین لە تەلەڤیزیۆنی ئێژدیمان هەیە کوالێتێکی زۆر باش ئەوزا ئێژدی هەر لە خوارد نهاتوە لە شتێکی ممتازە بەڕاستی ینی ئەو کەسانی دێن لێرە خواردن ئێژدی دەخۆن ینی بۆ نمونە تۆ جەناب دوێرکە ئێژدی دەخۆ بەیانی ئەمە زۆر ئەوانە دێنەکەنەمە زیاتر ئەوانەی ڕزین دەکەن بەڕاستی ینی کیتۆی دەکەن ئەوانە دێن لای ئێمە شتی شتمانەیە بەبێ ڕوون دایت ینی بێ کوالیتی زۆر بەرزە بەڕاستی بەبێ خێ بە هەموو شتەکان بەتایم بۆ ئامادە هەر شێوازی ئەو داوا بکە بۆی ئامادە دەکەن ئێژدی لە چی پێکات ئێژدی ئێستا لە شت ئامادە دەکەم خواردنێکیش بۆ من پێکاتوە لە هێلکە لە پەنیری ئیسپانی لە کەرەوز بیبەر گۆشت و سیسان و ئابیبەر و پیاز بە سیسا شێوات وتانی ئامادەکەین ینی ئەوجا هەرزە هەیە بیبەری تو ناخوا هەیە بیبەری تو ناخواتن بۆ شێوازە ئەوەی ئێستا وەستا سلێمان ئامادەی دەکا ئەوە میخلەمەیە ئەوە بیبەرە پول بیبەری پێدەرێن بوبەری ئەوە دوو نەوعەیە ئەوەیان شیرینە ئەوەیان تیژە هەیە حەز دەکات لە خواردنی تیژ هەیە حەز دەکات لە خواردنی شیرین
ئەو کەسانێت هەریەکە بەنەوەی بابەتێک دەیخوات باش ئەو مخلەمەیە تەماتەی تێدانیەوە ئەوە تەماتی تێدانە بەڵام دەتوانین تەماتەش دێکن ئەو حەسەب ڕغبەتی ئەو کەسەی کات دەیخوا داوای ئەنی تقریبان بە کۆی گشتی لێرە چەند جۆرە خواردنتان هەیە زیاتر لە 25 خواردنمانێ زیاتر لە 25 جۆرە خواردن مشتریەکانی خۆت دەناسیەوە بوون لەگەڵ و پیاوە بە ڕێزە دێ دەزانی ئەوە چ خواردنێکی بەڵێ ئەوە کە دێت ئێرانە ئەمە زیاتر شەر نییە هەموو ڕۆژێ ئەو کاکە بەڕێزە یەک نەوە خواردن بخۆ جاری وایە ئەمڕۆ ماستێکی خواردەوە لەگەر هێلکەیەکی بەسرا دەخوا یان ڕۆژتی دەخوا قەیماغەخوا لەگەر نۆکاوەکی بچووکەخوا ئەمە شتکەشمان کردووە ئێستا خەڵکەیە زۆریان هەیە زۆر ناکە حەز بە خواردن بکە ئەمەش حەلمان لە ئەو شتە دیتەوە لە هەموو شتەکان نیوەمان هەیە ینی بۆ نمونە ئەو بەڕێزە بەرێ کاکە ماستێکی کەمم دەنێ نیو ماستیە دەینێ یان شۆربە هەیە گەورەخوا ئەو ئەوی برسیتی بەنانەخواتن دەتوانین هەیە نانی خواردەوە بەس بۆ شتێک کەم بخوا هەیە زغارە خۆرەکان زیاتر کاکە نیم میسکمام دەنیان نیم میوکمام دەنێ ئەو شتێکی باسی دەخواتن نایە بخواتن جا ئەو شتانە بەو شێوازانە بەردەوام ئێستا ئەوە وەستا سلێمان دروستی دەکاتن ئەو بەڕێزە داوای کردیا لەوانەیە داوای کردبێت تیژ نەبێ ئێمە تەنها ئەو بیبەرێ بۆ پێداکەین سێریگەن ئەوە خواردنەکە تیژ نییە ژیان هەشە داوا دەکە بیبەری تونبی ئەوە لەو کاتە ئەمە سێسا بیبەری تونیشمانەیە هەیە زۆر تیژە هەیە نسبەی تیژەکەی کەمترە ئێستا ئەویان ئەوە ئەمە زۆر تیژە لەبەرەوەی کە زۆر تیژ ناومە لێ ناوە تەنەر ئەوە لە تەنەر خراپە ئەوەش بیبەرێکی ئەتیادە تیژە بەڵام لەوەش تیشترمانەیە لەوەش تیشترەیە ئەویان ئەوە هەموو تورکی بیبەری زۆر چاکن لانی بۆ ئەوەی هەیە حەز بە خواردنی تیژەکات دەیخوات عەبدوڵای بەڕێکم بابا لەگەڵ خواردنەکانی وەستا شاکری چەند ساڵە دێنێ شاکر هە برادرە بخۆی پیاوەکی نەجیبە لە ڕوونەرێم خواردنەکانی جیاوازە بەتامە یەک شتی زۆر باشی هەیە زۆر پاکە ئەوە لە هەمووی گرنگتر لە نەبتە ڕیکلام بەس فعلەن شتی باش بۆ بتە ڕیکلام باشترە لە هەموو خەڵکیش تەقریبەن دەکرێت برێم نرخی هەرزانترە ئەوانەی دەرشێن 199 دەیناسن هەمووشیان و خەڵکی خۆمان خەڵکی تریش دێ طبعاً ئەم زۆر کەڕەت دێم زۆر نایم طبعاً ئەو فترەی لە بەرەوەی داوام وشت هەیە ئەوانەی یعنی خەڵکی دەرەی دێژن یعنی ئەوانەی کە جارێک بێت جاری دوم دێتەوە ئەو جە شاکر ماشەڵڵا و برادرانیش سلێمان و مەحموود و ئەوانی تریکە ئیش دەکەن کوڕی زۆر چاک گەڵنانی سبەینان چۆنە بە خۆت ڕۆژ نییە بێنان ناتام تێبڕ هەموو ڕۆژی نانی سبەینان دەخۆی بەڕای تۆ گەر بڵێن چند جەم سەرێکترین جەمتە ئەم بخۆم هەر حەزم لە گۆڕانکاریەتەنەوە ینی ئەو ڕۆدێم لەو فەڕز نەبرێن هەلکەی کوڵام پارێزە ئەگە سبەینە بێمەوە جارێت بە برژایی دەخۆم دووسبەی لەگەری شۆربایەکی لیستی گچکە دەخۆم ڕۆژش کە ماست و بابرێن ئەوەی تر دەخۆین بۆچی پێم گوتی نرخەکەی باشە ئیتر خەڵک وەکو برێ بێت دی خۆی ناکە سڵاو لێبێ چۆنی باشی سلام لەگەڵ نانی سبەینان بخۆیت وەڵی باشەمە هەموو ڕۆژێ تقریبان دێنە ئێرانە هەموو ڕۆژێ خۆتان نیشتان هەیە ئەنی دەستنە سەریش بەرە لە شەریکەی داوام دەکەین لە شەریکەی بەرە ئەنی پێش چه شەریکەی دێ لێرە نانەش دەخۆی ئارێوەڵە دێ لێرە نانەش دەخۆین ئەو زدەسینایی باشە نانی سبەینان هەم بەڕای سوودێکی یان هەم ڕۆژێ نانی سبەینان دەخۆی ئارێوەڵە ئەگەر سبەنان نانی دەخۆین دەبینێت زەوقمان باشتر دەبی دەچنێ سەری شێ مەسەلەن خۆڵکمان زیاتر دەبی ئەوە چ خواردنێکە تو داوات کردیە ئەوە مەخلەمەیە ئەمە بەخوا زۆر سۆرانێتی ناگەم بەس خواردنەکە ماشەڵڵا زۆر خۆش و بەتاڵمە بەێ لەگەر نانی سپانان سبەینان چاوای کوردی وڵا ئەنەرژیە زیاد دەکاتن یانە ڕۆحیەتە وات بیتن و تااقەتت هەیە و زۆر زۆری خۆشە تۆشم ڕۆژێ نانی سبەینان دەخۆی بەرێگەر سبەینان ناوی سبەینان زۆر باشە کە بقە دۆ جسمی لۆ سەحەت دۆ هەموو تشتی بەو گەرمەیە تایبەتی بە زۆر گەرمەنجە خاتن سبەینە نەخۆی زۆر بەتاقەت دەبی پێش سەر ئیشێ لێرە نانی دەخۆی دەسێ سەری شێ دوایی ئێستا خۆم حاضر کردێ لۆ ئیشێ زۆر نانەکەی لە خۆم وسمە سەیش خۆم ئەگەر ڕۆژێک نانی سبەینان نەخۆی هەز بە بێتاقەتی دەکەی یان تەسیری لە ئیشەکەت هەیە ئەکیدەکی چکە ئیشی من مادیبووی زۆر تێدا وەختیشم زۆر نییە مەسەرن جەمەکانی کە بخۆم بەیانیان زۆر احتیمام پێ دەدەم سبەینان هەموو ڕۆژە دەخۆی الحەمدولillah هەموو ڕۆژ چی وای کردە بێ لای وەستا شاکری
خی ئەەکەمیشت نێزیکە لێن و خاوێنە و نرخیشی باش خاوێنە لۆ پاک و خاوێنێکە زیاتر و زائیدەن هەندێک سەڵتات و ئەوانەی خۆی سەڵسەوشتی خۆی هەیە لەگەر خواردنەکان بەکاری دێنی زۆر بەتامە ینی لێ بەینان زیاتر خواردنێکی دەخۆێتەوە من عادەتەن نیست کە مەسەن مەخلەمەیە هەندێک جار دەگۆڕی قەیماغ و هەنجینە و هەیە زەماوەری ماست و خامەواننی بەخوای ماست و خامەوە لە مارە دەخورێت ینی وەسە شاکرەوانێتی تایبەتە پێم بڵێ بەگشتی لەگەڵ نانی سبەینان کوی بەخوای زۆر ینی نم دەخۆ نانی سبەینە بەس سوچی دێمێکوانە نانی سبەینان دەخۆم دێرە لۆ لە ماڵێ ناخۆی بەخوای لە مال پێم ناخۆر هیچ عازیش دەکەن نایخۆم بەخۆی لێرە ئێستا دەچێ سەریشە دەستم سەریشە بەرێ چی شێک دەکەی بەستای مەڕمەڕی بە ئەگەر ڕۆژێک نانی سبەینان نەخۆی تەسیرت لێ دەکا کاریگەری لێ لەسەر ئەرێ وەڵا بەس دێمێرە زۆر زۆر باشم قەیماغە بداوت قەیماغەش بدەنێ لێ وەستا بەڕای جەنابەتەوەی کە ئێوە ئیشەکەی خۆتانە سوودەکانی نانی بەیانی چیەوەی کە ئێوە بە چاو بینیتان یانێ مشتر لە مشتریەکانتان ئەو کەسانەی نانی بەیانی ناخۆن ئێستا توێژنەوەی نوێ هەیە من زۆر دیراسم لەسەری دۆخینێتم ئەو کەسانی کە نانی بەیانی ناخۆن لە مەودایەکی زۆر نزیکە تووشی نەخۆشی شەکرابن زووتر لەو کەس لەبەرەوەی تۆ کە شەو ئەخەوی جسمت ئەوەی ئەو تاقی خواردوتە سەرفی دەکەلەوەی کە تو لە نووستی من وا تێبینی کردووە پرسیشمە زۆر لە دکتۆرە بەڕێزەکان لێنە لای ئێمە جسم بەیانی پێویستی بە خواردنێکە تۆ لە کاتێکا ڕستی تانی وەڕۆ ئەگەر لەو کاتژمە لەو 12 ساعتە تاقەیەک نەدەی بە جسمی خۆ جسمت وردە بەرەو لاوازبوون دەچێت جا نانی بەیانی لە هەموو نانەکان ئەساسدا و ئەو کەسانەی زۆر ڕجیمیش دەکەن زۆربەی دکتۆرە بەڕێزەکانیان ئەو عیلاج معالجانەی کە ئەوان ڕزیمیان بۆ داناون لە هەرە نقطە ئەساسیەکان ئەڵێ ئەبێ نانی بەیانی خەڵکێکان زۆرتانێ دێ ڕجیم دەکا و نانی بەیانی بەڵێ ئەوانێ سەتا بێت دەتوانم 50-60 ئەوانە دێن نانی بەیانی دەخۆ زۆریان ڕزیمن خواردنی دایک و کیتۆ ئەوانەشمان هەیە هەر هەمووی ئێستا دەتوانین زۆر مشتریمان هەیە یەک لەوانە دکتۆر عەدنان لۆ خۆی حەز ناکە بە ڕوون بکە ئێمە شێوازکەمانە دەتوانین بە زردە بۆی بکەین زبدەی سایلمانەیە بە شێواز لەو شێوازانە ئەوە زبدەی سایلە وەستا شاکر دیتەمە و هەلکێت حەزرەکە پێما بێت تەنیرت پێدا کرد ئەو چی بۆ بابەت ئێستا ئەوش بۆشی دەکەمەوە ئەوە ئێستا دکتۆر سەنعان ئەمڕۆ داوای کردووە هێلکە بە پەنیر بخوا ئەوە هێلکەی احتیاطی نۆرمالی خۆمانە دەیکەین ئەم پەنیرە پەنیرێکی فەڕەنسیە لە هەموو بازار ڕستکەوێت وردکراوە لە خۆی بەسەریدا دەکەین و کەمی بارات ئەوی حەز بکا بۆ لێ دەتوانین ئەوە سۆسێت بەتانی بۆی بخوا بەتانی کەشەمانەیە بەتانی پیازمانەیە هەر ئەسەب ڕەغبەتی ئەو کەسەی کە داوای دەکاتن ئەوەی لۆ دکتۆری ببە ئەوە ئێستا دەدەێت دکتۆر سەرعان ئەوە تەبان دکتۆر سەنعان سەرێ کرد باسیەوەی دەکەن نرخی خواردنەکانت گونجاوە ینی چەند دانەیە چەنەوەیان دووبارە کردەوە بۆ گرانتان نەکردووە بە شێوازێکی عام ئەو کەسانی دێنێن مە هەموو دۆست و برادر و ڕەفیقی ئێمە هەتا لە توانامەڵێ وە ناکەین خواردنەکانمان سەری بەرز بێتەوە بەڵام بە شێوەش ئام خۆشتان ئاگاداری بازار هەر هەموو شتەکان نرخی بەرز بێتەوە زۆر بۆ نمونە شەکر پێش مانگی پێشێستا بە فەردەی ئێمە 25 کیلۆ یەکڕین بە 4,000 ئێستا بە 30,000 دیارە لەو شتانە هەموو شتەکان هێلکە کارتۆنی بەس هێلکە لەگە دوێنێ تقریبان 6,000 دیاری سوتە سەر بەزەت و لە خواردنەکانە دێنی حسابیوت کردی خەڵکی کرێکار و خەڵکی هەژاری ڕۆژانە شخصی من ئیمکانێتی ئێستا ئەو برا بە ڕێزانێت زۆریان دێنێکوانە هەیە کرێکارە ناتوانێت وەکو ژەمە خواردنەکی وا بخواتن ینی لەوەی ئەو حسابی خۆی دەکات ئەگەر ڕۆژانە 25,000 ئەتوانێت 2,000 لای ئێمە بخواتن بەڵام ناتوانێت بسی دووشکە بخوا بە 8,000 بە 10,000 لەوانەیە ئەو پارەی لای ئێمە بێگزار سەری بکاتن لە توان نیوەڕۆژ نانی پێ بخواتن بۆش ببینێت چیت کردووە بۆی خواردنگەکەت پاک و خاوێن بمێنێت ئێمە هەدەفی گەورەمان ینی هەدەفی ئەساسیمان هەر هەموو برادرانی لێکوانیش دەکەن ئێمە وەکو یانە ڕێزمێ لە هەم برا ئەو بەرەزانی کە خواردنگیانانێ ئەمە ستافەش تایبەتین ڕۆژانە بەیانی نیوەڕۆ ئێوارە هەر هەموو ڕۆژ سەقف لۆ سەقف دەشوێن بەکاربێ ڕۆژانە لەوانێت 4 بە 5 بە فاز بەس فاز ئیستعمال دەکەین هەموو یەکانش دیتۆلمانەیە دیتۆل دەکەین قاپەکان لە فاز دادنین تاخمێک بەرداغی چامانە ئێستا ئەوە مەدەرینەوە ئیش پێەکەین ئەم تاخمسا ئیش پێەکەین ئەوە تا سعات
دەینەوە ڕێژ پێدەکە پاشدا ئەو ئەسێتەوە ناوفاز تاخمیتریمان دەینێکانیش خاوێن و باوێنی ئەساسی هەموو خواردنەکەی کە ئا خواردنی خوار باوێنە بێ تو ئامادەنی من خۆم ئامادەنی بچم لە شوێنێک نام بخۆم کە بەڕاستی من لە مالەکەی خۆم خاوێنتر نەبێ ئەوە چەند کەس لێرەیش دەکەن ئێمە بە خۆم ڕاست 6 کەسین لە مێژە پێکەوە کار دەکەن هەموو وەکو برایانیش دەکەین ئینسانی ڕێک پێک و بۆچی جەنابەت ئینسانی بەڕێز سەلامەت دوی زۆر سپاس خی گەورە برایەتیتان بەخێر بێن گەورەمان دەکەم زۆر خۆشحاڵی میێواندا جەناب ئێمە زۆر بەخێر ساو دای کوڕەکانم بڕای دەستان سوکرم بار ئێرەم لە بەڕێ ناکەم ئادی قەیماویشانێ ئەزان و خۆشەویستان لەگەڵ ئەوستافە خۆشەویستە وەستا شاکرد شتێکی خۆشی بەیانیانمان پێشکەشکردن بۆ هیوای سوودێکمان بەیەوە گەیان دەبێ و ئێستا ئێمەش لەگەڵ ستافە و دوێنەگرە خۆشەویستەکەم نانێکی بەیانی دەخۆی وەستا شاکر دەست خۆش بە قوربانیان زۆر زۆر سپاس بۆ تۆ بەڵازان خۆشەویستان دەچین لای ڤیتیەکە دروستکردنی پێداویستی ناوماڵە لە کارتۆن کەسانێکن کە دەزڕنگینن لەو شتانی کە پێویستمانی زۆر جاشتی جوانتری تێدا دروست دەکەن پێکەوە بینەری ڤیتیەک دەبینینەوە بارەیەوە.
بەڵە بەڕێزان لە کۆتا تەوری پرۆگرامەکەمان کاتەوەرێکی تەندروستی و باز لە پەتای سکچوون و ڕشانەوە دەکەین لە مناڵاندا کە بەداخەوە لە ئێستادا ڕێژەیەکی زۆری مناڵان تووشی پەتای سکچوون و ڕشانەوە بوون. لەم تەورێدا گفتوگەی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە بزانین هۆکارەکانی توشبوونی مناڵان بە سکچوون و ڕشانەوە کە بەداخەوە لە هەموو ساڵێکدا لەم وەرزەدا بە ڕێژەیەکی زۆر ئەم پەتایە بڵاو دەبێتەوە. لەگەڵ میوانەکەمان گفتوگەی زیاتر دەکەین زۆر بەڕێز دکتۆر شادمان حەمامین پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان لێرە میوانمانە. کاک دکتۆر زۆر بەخێر بێت و سپاس بۆ ئامادە زۆر سپاس کاک دکتۆر. سەرەتا ئەگەر باسی چەند پەتایەمان بۆ بکەی بزانین سکچوون و ڕشانەوە چییە؟ توانین بڵین پەتای هاوینە یاخود هەوکردنی گەدە و ڕێخۆڵەکان هەموو ساڵە دووبارە ئەبێتەوە. تەمان هۆکارەکەی زۆربەی ڤایرۆسیە لە هەموو وەرزەکانی ساڵدا هەیە. زیاتر لە سای هەفتیان دیاریکراوە کە هۆکارەکەی ڤایرۆسیە، لە سای 20ەکەی بە نزیکەی بەکتریایی و لە سای دەکەی تری مشەخۆر و بەدەگمەن کەڕ و توشمانەکەن بە بڵین هەوکردنی گەدە و ڕێخۆڵەکانە و نیشانەکانی زیاتر بریتە لە ڕشانەوە تایەکی کەم دواترەوێت بە پێچی سک و سکچوون و نیشانەکانی تری. دکتۆر ئاماژەت بەوە کرد کە پەتایەکی ڤایرۆسیە و هەندێک جاریش زۆربیان ڤایرۆسی. باش لە چه حاڵەتێکدا ئێمە علاجی ئەنتیبایۆتیک بەکاربێنین بۆ ئەوانەی کە سکچوون و تووشی سکچوون و ڕشانەوە بنیانی وەکو باسماگر کە لە سایە 20یان ینی بەشێکی زۆر کەمیان بەکتریاین. تەمان پێش ئەوە پێویستەکە پزیشک مناڵەکە ببینێ. گرنگترین شتێکەکەم جار ئەوەیە ئێمە چۆن دیاریکەنەوە مناڵە وشکبوونەوەی هەیە نا و بەپی تەمەنەکە ئەگۆڕە بەڕاستی و مناڵانەی کە خوار ساڵن باشتر وایە زوو پزیشک بیان بینێ چکە بە کەمترین سکچوون کەمترین ڕشانە و تووشی وشکبوونەوە ئەبن یا ئەو مناڵانەی کێشەیەکی تری وەکو کێشەی بەرگری لەشیانەیە یاخود لەسەر دەرمانێکی تایبەتن کە بەرگریاندا ئەبەزێ یا ئەوانەی خۆیان کێشەی هەرسیانێ وەکوانی کە نەخۆشی گەنمیان هەیە باشتر وایە پێشتر پزیشک بیان بینێ. خاڵ یەکەم ئێمە دیارێکن ئایا مناڵە وشکبوونەوەی هەیەیانە چکە گەر وشکبوونەوەی هەبێ پێویستەکە لە نەخۆشخانە بمێنێتەوە. خاڵی دووەم دەمەوێت بزانم بۆچی ئەم نەخۆشیە پێوەستە بە وەرزی گەرماواتە لەگەڵ هاتنی گەرمایە ئەمە دروست دەبێت وە زیاترە بێت لە نێو منداڵاندا. بەشێکی لاقی ئەوەیە کە بەو پلە گەرمیە خواردنەکان تێگەچێ لەو شوێنانەی و وڵاتی خۆمانەیە لە هەنی وڵاتەکانی ترا کە زۆر پێشکەوتنی بەڕاستی شێوازی هەڵگرتنی خواردن زۆر مەزبوط نییە. مدەیە کە خواردن لە پلەیەکی گەرمیا بمێنێت و احتیمالی تێکچوونی زۆرە. یەکێتر لە حاڵەتەکان مەلەکردنی مناڵە. ئەو مناڵانی کە مەلە ئەکەن و کە هەستیەوەیان یەکە لەو ئاوا خۆنەوە کە تیان مەلاکەن یەکێتر لە هۆکارەکان لە وەرزی گەرمایە. یەکێتر لە هۆکارەکان سەیرانە لە کاتی سەیرانە تۆ مدەی سەعاتە 2 ساعت ئەو خواردنەی لەبەر گەرمای ئەمێن و احتیمالی تێکچوونیان یەکە ناو سەلاجیانی. بەگشتی یەکێتر لە هۆکارەکان ئەو بەکتریا و ڤایرۆسانن کە خۆیان وایە کە لە هاوی نازیێن. ئەو خواردنەی لە دوکانەکانە مارکێتەکانان مناڵی خواردەوەژە کاریگەری ئەو خواردانەی کە قابلە بە تێکچوون مەسەڵەن شەربەتێکە مەسەڵەن قاوەیەکە ئەوانە کاریگەریانە. ئاماژەت بەوە کرد کە لە سەدا 20 بەکتریایە ئەمە بە چ ڕێگایەک دکتۆر پێشکردنی بۆ منداڵ ئەکات کە ئەم سکچوون و ڕشانەوەی تووشی ئەم مناڵە بۆ ڤایرۆسی و بەکتریایە. بەشێکی بە نیشانەکانیە کە تایەکی بەهێزیانە بێت وەکو ڤایرۆسی نییە تایەکان بەردەوامە بێت ئیشتیهایان بە تەواوەتی نامێنێت حەزی خواردنیان بە تەواوەتی کەمەکەیان نامێنێت. ئەگەر هەیە پیسەکان خوێنی تیا دەرکەوێ دواتریش بە پشکنینی خوێن و پشکنینی پیسایە دەرکەوێت. ئەگەر پیسایەکەی خوێنی تێدا بێت چونکە پێم وایە سکچوونەکان بە پێی جۆری پیسایەکە ئەگۆڕێت. سکچوون هەیە کە خوێنی لەگەڵدا سکچوونێک هەیە کە زۆر شلە سکچوونێک هەیە کە ئیلتیهابی لەگەڵدایە. کەواتە ئایا بەپێی ئەم جۆری سکچوونە لێکەوتەکەی لەسەر و مناڵە جیاوازیەکەی چیە و چۆنە؟ خۆی لە مناڵی خوار ساڵە زیاتر ڤایرۆسیە کە سەرەتا ڕۆژی یەکەم ڕشانە و تیانە بێ لە ڕۆژی دووەما ڕشانەوەکە وەستێ بەڵام سکچوونەکەی وەکو ئاوا بێ و نزیکەی 3 بۆ 5 ڕۆژ بەردەوام ساڵ. بەڵێ لە تەمەنی تری شایە بەڵام زیاتر لە خوار ساڵا هەیە پیسەکان وەکو ئاوایە مدەی 3 بۆ 5 ڕۆژ بەردەوامە بێت. بەڵام ئەگەر بەکتریایی بێت زیاتر سەرەتاوەک ئاوایە دواتر لەوانەی خوێنی تا دەرکەوێت کاتی پیساییکردن ئازارێکی زۆریانە بێت بەگشتی سکیان زۆر ێشە ویشتیان تاوەتی دائەبەزێت. ئەگەر سکچوونی مشەخۆر بێوی کە لای خۆمان زەحیری پێڵن یا ئەمیبای پێڵن پیسایەکان خوێن و لنجی تێکەڵاوە تایانیان نییە یا بە ڕێژێکی زۆر کەم تایان. زۆر باشەکە دکتۆر دەکرێت بڵین پێش ئەم سکچوونە کە باسێک کرد نیشانەیەکی دیکە لە جستی ئەم منداڵەدا ڕوودەدا دواتە تایەکیە بەیان شتێک پێشوی کە ئەمە ڕووبات. ئەگەر ڤایرۆسی بێت سەرەتا ڕشانە و تای ئەبێت بۆ ڕۆژی دووەم یا بۆ ڕۆژی سێمی کاتە سکچوون
ئەگەر بەکتریای بێ سەرەتا هەر بە تا دەستپێکا لەگەڵ دەست پێ دەکات بۆ ڤایرۆسی سەرەتا ڕشانەوەکە دەست پێەکە بۆ بەکتریای ئەگونجێ هەی بێ ڕشان و ئەگونجێ نەی بێ ئەگونجێ هاوکات بێ لەگەڵ سکشونەکە. دکتۆر ئەماژەت بەوە کرد کە زۆربەی سکچوونەکان بەهۆی خواردنی تێکچۆیە یاخود بەهۆی ئاوی پیسەوەیە بەڵام زۆر جار ئەبینین کە مناڵ خوار تەمەنی 1 ساڵ تووشی سکچوونە بێت کەمە لە حاڵەتێکدا یاخود ئەوانەی کە خوار 6 مانگن زیاتر بەس شیری دایکە خۆن تەنانەت ئاویش ناخۆنەوە هۆکاری توشبوونی ئەم مناڵانە بە سکچوون و ڕشانەوە بۆچی ئەگەڕێتەوە؟ لەو تەمەنە احتیمال هەیە هۆکارە لێر هەوکردنی ڕخۆڵە نەبێت لەوانەی لەگەڵ یاریتیابی با بڵێن میزەڕۆی هەبێ هەوکردنی میزەڕۆی هەبێ گورچی لە میزەڵان ئەو ژەر بە سکچون و ڕشانە و دەرەکەوێتیانە ئەگونجەیەکی لە هۆکارەکان بە پاکی ئەو مەمەیە و ئەو شیرەی بۆی حازەکەن تاقیم نەکرێگەر شیری قوتوب بخوا ئەگەری دایکی بێ احتیمال لە دایکەکە خۆی نەخۆش بێت دەستی بە جوانی نەشت پێ پێش شیردان بە مناڵەکە جاری وایژیە من ئەو مناڵانی کە لە دەوروبەریان مەسەڵەن خوشکبراکانی کە لە خۆی گەورەترین احتیمال دەستکاری دەمیکەن لە ڕێگەی ئەوانەوە نەقڵ بێ پەتای ئەگوازرێتەوە کاردووە بەڵێ هۆکاری سەرەکی لە ڕێگەی خواردن و خواردنەوەیە یا لە ڕێگەی دەستی پیسەوەی با بڵێن تری مناڵەکە خۆی بیا مناڵێکی تر ئەگەر ئەویسمەوە بڵێ لە ڕێگەی مناڵێکی دیکەش دەکرێت ئەگەر هەیە بڵێ لە ڕێگەی دەمەوە بە هەر هۆکاری بێ دەستی خۆی بێ دەستیەکتر منداڵ ئەگەر مناڵێک بەچیا بزانین کە ئەمە پەتایە گرتوێتی لەوانەیە مناڵێک ڕۆژانە جارێ دوو جار تا سێ جار سکی بچێت کەواتە بەپێی علمی پزیشکی لە ڕۆژێکە ئەو منداڵە چەند جار سکی بڕوات ئەو کاتە بە سکچوون و بیانی بەڵێ ژمارەکە زۆر حسابی بۆ ناکرێت چکە مناڵ هەیە بەرگری باشە هەوکردنی ڕخۆڵەشی گرتووە دوو جار سکێکی هەر خۆی باشە بێت بەبێ هیچ چارەسەرێک لەبەرەوە کوژمارە ناتوانین ئاماژەی پێبین بەڵام بەگشتی کە ڕشانەوەی هەبوو لەگەڵ سکچوونەکەی عادەتەن ئیلتیابی ڕخۆڵەیە ئەش گونجێر تەسەمون بێت بەهۆی خواردنێکی تێکچووە بوو بێ شەرنی ئیلتیابات بێ بەڵام بەگشتی ژمارە زۆر دقیق نییە بڵین 5 جار 3 جار شەرنیانی مەرج نییە لەو حاڵەتی کە دایک و باوک زانیان کە ئەمە سکچوونەکەی ناتە بە ئێو دەبێت چی بکات خێرا بە خێرایی بیباتە نەخۆشخانەوە دەبێت ئەو منداڵە نەخۆشخانە بخەوێنێ زۆر جار دایک و باوک دەڵێ علاجێکم بۆ بنووسە بابی بەمەوە ماڵەوە لەوان لە ماڵەوە باشتر بێ لە نێوە هەموو منداڵانی کە لە نەخۆشخانەدا زیاتر تووشی نەخۆشی دەبێت ڕێنمایەت چیە بۆ دایکان و باوکان لەو بارەوە ئەبێ شتەکە بکەین بە دوو بەشەیەکیان لە ماڵەوە چی بکەن و کەیش بێن بۆ نەخۆشخانە ئەوەی کە لە ماڵەوە پێویستە بکرێت بۆ مناڵانی کە ڕشانەوەیان هەیە بەردەوام لە شیر پێدان بەردەوام لە ئاو لە خواردن پێدان بەڵام بڕەکەی کەم بێ لەبەروی کە ڕشانەوەی هەیە بۆی تەحملی بکار مایدەی ئەوانی کە سکچوونیانەیە زوو زۆر زۆر شتیان پێ بدرێنی بڕێکی زۆریان پێ بدرێن لە ئاو مناڵانە لە حاڵەتە ئیشتیان نامێنێ ئەو دایک چۆن بتوانێت ئەوڵین ئەوانی کە توانای قوبڵکردیان ئەتوانن شتەکە بخۆن ئاویان زۆر پێ بدرێ شیریان زۆر پێ بدرێ دوورکەوتنەوە لەو شتانی کە شەکری زۆری تیا وەکو ساردی وەکو شەر بەدەوانیان پێ نەدرێت چکە سکچوونەکە زیاکە بەگشتی ئەگەر بەمەتوانیان کۆنتترۆلی حاڵ دەکەن ئەوە هیچ پێویست بە نەخۆشخانە ناکە بەڵام گەرزانیان میسکردنی کەمە بێتەوە وشک بوونەوە دیارە بە مناڵەکەەوە توانای خواردنی نامێنێ ڕۆژانەوە بەرداوامە بڵێ بێهێزە بێ تایەکی توندی لەگەڵایە پیسەکەی خوێنی تا دەرکەوێت لەو کاتەیە باشترە پزیشک بیان بینێ طبعاً ئێمە قەراری بووین ئایا داخڵەکرێیان نا یە هەر پێویستەکە بەدەم ئاوی پێ بدرێ لەو کاتەیە کات نەخۆشخانە پێویستەکە لەوانە پێویستکە کانولایکیان بۆ دانرێ مخەزیان بۆ دانرێ عیلاجی تیان بۆ دانرێ بەڵام بەگشتی پێویستە لە ماڵە ئەو شتانە بکەن و لەو حاڵەتانە پێویستە پزیشک ئەم نەخۆشیە حاڵەتێکی هەیە کە بڵین ئیتر لەم مەرحەلەیە زۆر ترسناک و مەترسیدارە لەسەر منداڵەکە ئەو مناڵانی کە تەمەنیان خوار 6 مانگە بەڕاستی زوو وشکە بنەوە یعنی کە نیشانی وشبوونەوە دەرکەوت لە مناڵەوەی چکە لە حاڵتانی کە بەگشتی حواسیان تێگەچانی زۆر جوڵە و چالاکیان وەکو ڕۆژان نامێنێت تااقەتیان وەکو ڕۆژان نامێنێ چاویان تۆزێ بە قوڵاتچێت فرمێسکیان کەمە بێتەوە کە ئەگرێن فرمێسکیان نییە ناودەمیان وشکە بە یاخو لیکیان نییە بڕی میسکردنیان کەمە بێتەوە ئەو نیشانەکەن دکتۆر کام جۆری سکچوونەیە کە حاڵەتەکەی ئەوە نەتوندە کە ئەبێ ئەو منداڵەدا هەڵ بکرێت و عەزل بکرێت وەکو ئەوەی کە زۆر تون بێ کۆلێرا کە ئەم ساڵ جارە دیار نییە ئەوەیاننا کۆلێرای کەلەوانی کە مناڵ زوو وشکە کاتەوە کچکە ئاوێکی زۆری لێڕوە کۆلێرای کەلەوانە ڤایرۆسی ڕۆتامانەیە کە لە مناڵی خوار ساڵا هەیە و بە تایبەتێگە ناڵەکە وەزنی زۆر کەم بێ یا و خود نەخۆشێکی دیکە هەبێ ئەو پێویستە یەکسەر داخڵ کرێ بەڵام بۆ مەسلەی جیاکردنەوە زۆر بۆ سکچوون ڕۆژانەوە ئەوە ناکەین بەڕاستی بەڵام کۆلێرای کەلەوانی کە نەقڵە بێ و جاری وایە 4 ساڵ جارە دووبارە بێتەوەی کەلەوانی کە پێویست بە جیاکردنەوە ئەم نەخۆشیە چەند ڕۆژ دەخایێنێ
بەپی جۆری ینی هۆکاری سکشونەکە فەرقەکە ئەگەر ڤایرۆسی بێت لەوانێت تا 5 ڕۆژ ئەو پاڕی بەڵام ڕۆژی یەکەم و دووەمی ناڕەحەتە ئەگەر بەکتریایی بێت تاوەکو عیلاجی التیا بۆ نەگرێت زۆربەی کات باش دابنیانی پێویستەکات چەند ڕۆژ ڤایرۆس و بەکتریانی کامیان بەپێی چەند شتێ فەرقەکە چیلوان ئایا مناڵەکە بەدخۆراکە یان نامناڵێکی کێشەی هەرسی هەیە تەمەنی مناڵەکە زۆر دەبرێ بین ئێستا مناڵێک 2 مانگ بێ فەرقی لەگەڵ مناڵێکی ساڵە بۆ وشک بوونەوە لەبەر ڕێژەی ئاوی لەشی بەگشتی بەکتریاکان خراپن بەڵام ڕێژەیەکی کەمیانە بەکتریا خراپە لەبەرەوەی کە احتیمالی بڵاو بێتەوە بە خوێنە ڤایرۆس خراپە لەبەروی زوو وشک بوونەوەکە لەبەرەوە بەپێی تەمەن و هۆکارەکە دکتۆر بۆی هەیە ئەم ڤایرۆسە خۆی بگۆڕێ بۆ بەکتریا ئەگەر زوو چارەسەر نەکرێت لەو حاڵەتەیە ڕۆیە کە ڤایرۆس کە زۆر بەردەوام بێ مناڵەکە بەرگری کەم بێتەوە خواردنی نەمێنێ احتیمالە بۆ جۆری دووەمی تووشی بەکتریا بێ بەڵام زیاتر لە کۆندامی هەناسایە هەیە لە ڕێخۆڵای کەمترە و حاڵتەمانە زۆر باشە دکتۆر هەندێک مناڵمان هەیە کە کاتێک تووشی سکچوون و ڕشانەوە بێ بەتای بە لێریا باز لە سکچوونەکەی لەوانەیە بۆ چەند ڕۆژێک باش بێ دووبارە سەر هەڵباتەوە چەند جار سەردانی پزیشکی پێ ئەکەن ئەم مناڵە باش نابێت هۆکاری درێژخایەنی سکچوونی مناڵان چی و بۆچی ئەگەڕێتەوە ئەگەر 2 هەفتە زیاتری تێپەڕان ئەنجاوەکو مستەڵەحەکە پێڵێن درێژخایەن بەڵام سکچوونی دووەمیمان هەیە مناڵەکە چەند ڕۆژێ سکچوونی هەبووە مەسەڵەن 3 ڕۆژ 5 ڕۆژ 1-2 ڕۆژ تۆزێ باشترە بێ و جاری دوم دەسەکاتەوە بە سکچوونەمان وەکو ئێمە وەکو ڕێخۆڵە لوزبوونی پێڵێن لە ناو خۆمانە یاخود ڕێخۆڵە قوبوڵی ئەو شەکرە ناگە کە لاکتۆزی پێڵێن لە ناو شیرا هەیە با بڵێ مناڵەکە توانای قوبوڵکردنی شیری نابێ هەر شیرێکی بێتێ ڕاستەوە خۆ دایانێتەوە تووشی غازاتیانەکە سگاوسان ناوجیانیان ئەسووتێتەوە لەبەرەوە شەکری لە ناو شیرای هەزم ناکرێمە ڕێخۆڵە لوزبوونی پێڵێن یاخود سکچوونی دووەمی دوای سکچوونی پێڵێن حاڵەتەکە پێویستەکە پزیشک ببینە ئەگەر زۆر ناڕەحەت بوو هەندێک جار پێویستەکە شیری وە بگۆڕین ینی شیرێ بەکاربێنی عفوکە لە ڕۆک دروستکرا بێ ئەو شەکریتیانە بێت مناڵی کە خواردن نەخوات بەڵێ ئەوانەی کە خواردن نەخۆن ینی هەوڵەدەنی کۆمەڵێ دەرمان هەیەیانێنێک مەناعی ڕێخۆڵیان زیاکە ئەو کاتەر پشتە بەسێ بە ڕێژەی وشک بوونەوەکە یان ناگەرنەی بێ هەر بە متابعە بەپێی جۆری پیسایەکە و دایک و باوکە ئەزانێت کە ئەم مناڵی ینی تووشی سکچوونی درێژخایان بووە ئایا پیسایەکی جیاوازی هەیە لەگەڵ ئەو پیسایك ئەو کە تووشی پەتای ڤایرۆسی ئەبێت ئەوەی کە باسمان کرد ڕێخۆڵە لوزبوونەکە ینی سکچوونەکە یەکەم جاری باشە بێت دایکەکە خۆڵێ چەند ڕۆژێک سکی چووە 2 ڕۆژ باش بووە دووبارە ئەمڕۆ دەسی پێکرێتەوە مواسفاتەکەی بێت کە شیریاتی زوو ئەیکاتەوە بە سکچوون ینی مەجال نایە بە مناڵەکە بە ماوەیەکی زۆر کەمیکاتەوە بە سکچوون و سکچوونەکەی زۆرە دایکەوە وەسفێکاڵی لە دایبێکی یەتە دەرەوە و سووتانەوەی هەیە و سگاوسان و غازاتیە ئەوە مواسفاتەکانی کاک دکتۆر زۆر جار ئەم نەخۆشیەکە تووشی منداڵ دەبێت دوای ئەوەی کە بوون چارەسەریش وەردەگرێت هەر گۆڕانکارێک لە خواردن لە بێهێزی ئەم منداڵەدا هەیە ینی مدەتی چاکبوونەوەی ئەمە کەیە کە بکەوێتەوە سەر سکەی خۆی و منداڵەکە خواردنی باش بێت یاخود بێهێز نەبێت خۆی لە کاتی التیاوی ڕێخۆڵەیە ناوپۆشی ڕێخۆڵەدا ئاماڕێ ئەو ئێمە هینی پێڵێن کە ئەو مەمیلانی کە لێپرساوە لە مژینەوەی خواردن و ئاو دا ئاماڕێ با بڵێن تێکە چێ نامێنێت بۆ دروستبوونەوە خۆی 4 ساعاتیە با بڵێن 2 ڕۆژێوێت تا دروست دەبێتەوە بەڵام جاری وایە بەکتریاکە بەردەوام یا ڤایرۆسەکە بەردەوامە لە تێکشکانی مەمیلەی زیاتر پێویستەکە ڕێڕەوی هەر سەمووی کە تێکشکاوە بۆ بەکتریا ڤایرۆسە دووبارە خۆی دروستکاتەوە لەبەرەوە تا مودێ سێرێکی مناڵەکە هەر ئێڵەنجیە بە بۆنی خواردن بە تامی خواردن حەزی لە خواردن نامێنێ هۆکارەکەی ئەوە ینی خواوای داناوت هەم مەناعی لە ژواکە بۆی جارێ خواردن نەخوا زەرەر بە کۆندامی هەرسی نەگاتەوە تاوەکو خۆی دووبارە چاکاتەوە هێڵێنی پێڵێن ئەبێ دووبارە خۆی ناوپۆشەکەی خۆی دروست کاتەوە لەبەرەوە لە مناڵێکە بۆ مناڵێکی تر لە تەمەنەوە فەرقەکە و ئایا پێشتریش نەخۆشی کێوە ئەو مناڵانەی کە باڵنی هەستیاریان بە شیری مانگا هەیە هەنە مناڵ هەیە شیری قوتویان پێ ناکەوێت ئەمە مودەیەکی زیاتری پێچێت تا ڕێخۆڵیان چاکە بێتەوە ئەوانەی کە خۆیان نەخۆشی گەنمیان هەیە لەبەرەوە بە پێی مناڵەکە فەرقەکە زۆر باشە کاک زۆر جار باس بە ڕێزیشت ئاماژەت بەوە کرد کە ئەم پەتایە ئەگوازرێتەوە زۆر جارە بینین کە نەخۆشخانەکان بە ئەهلی و بە حکومیەوە بڵێن کە مناڵ ڕێژێکی زۆر تووشی ئەم پەتایە بێ قەرباڵخە بن و پڕەبن کەواتە دایک و باوک لە ماڵەوە بۆ خۆیان چی بکەن باشترین چارەسەر لە ماڵەوە چیە بۆی ئەم دایک و باوکە ئەم مناڵە نەبنە ئەم نەخۆشخانەوە کە زیاتر لەوانەیە مناڵێک عفو بە ڕۆژێ بە 2 ڕۆژ خۆی چاک بێت بەڵام کە ئیبیتە ناو ئەو نەخۆشخانانە دەبینی بۆ حکمی گواستنەوەی پەتاکە زیاتر ئەخایەنێت درەنگتر چاکە بێتەوە ئەو چارەسەرانە چین کە دایک و باوک خۆیان لە ماڵەوە بیکەن بۆ مناڵەکەیان نەیبنە نەخۆشخانە
ئەگەم مناڵەکە شیرە خۆرە بێتری دایکی بێ قوتوبێت بەردەوام لە شیر پێدان چکە تعویزی ئەو خوێنی کە لێ ڕوایی کاتەوە بەردەوام بوون لە شیر پێدان دوورکەوتنەوە لەو شتانی کە شەکریان تێ هەنی مناڵ با بڵین ساردی شەربەت ئەم شتانیان پێ نەدرێت چکە سکشونی زیاکە ئەگەر تای هەیە تایەکە خۆیان دای بەزەن بە بەکارانی قەتری تا بێت شاف بێگەر سکشونی زۆر نەبوو شۆربای برنجێکی کەلەوانی کە ئیسفادی زۆرە سێو ئەگەر وەکو ساسی لێکرێ بۆیان پانگرێتەوە مۆز برنج و مۆز و سێو ئەمانەی سفادیان زۆرە دوورکەوتنەوەگەر مناڵەکە ئیشتیهای نەمابوو بڵێ ئەگەر شتێنەوە پێویستەکانی سەردانی دکتۆر لەگەڵ فێنکردنەوەی ئاچۆنی هەندێک کەس باز لەوە دەکەن کە نابێ مناڵ فێنک بکرێتەوە و ئەمە کێشە هەیە ینی بۆ مناڵ لە کاتی تا بەڵێ ئێوە ئامۆژگاریتان چیە بوو بڵێ خۆی بەپێی تەمەنی مناڵەکەی گە مناڵێک با بڵێ مناڵی تازە بوو بێ خوار 24 ڕۆژ بێ زۆر فێنکردنەوەی زۆر دەورینە بەڕاستی چکە لەوانە پلەی گەرمی زوو داوەزێت لە باتی چۆن تایەکە زەرریە دابەزینەکەش وەکو خۆی زەرریە لایانی دڵیان خاوە بێتەوە بەڵام بۆ مناڵی گەورتر مەسە مناڵەکە 6 مانگە 8 مانگە ساڵە پەڕۆتەر کڕێ و بگوشرێ بەس پێی پسڕێ ئەو منتیقەیە ناو چەوانی و دەست و قاچی پسڕێ پێی کە پێسڕی ئەو ئاوی کە لەسەر پێستەکەیەتی ئەبێ بە هەڵم کە بوو بە هەڵم گەرمیەکەی ژێر خۆی بەکارێنێ لەبەرەوە ڕێگایەکی سەرکەوتەوە بۆ داوەزانی زۆر جارکاک دکتۆر ئەم نەخۆشیە سەر دەکێشێ بۆ هەناسە پێم وابێ زۆر جار ئۆکسیجین بۆ منداڵەدا ئایا ئەمەژەر پەیوەندی بە چیەوەیە هەر ئەم نەخۆشیە کاریگەی دەبێت لە سەر سیەکان یان بۆچی وایە ئەگەر دیسان وچنە سەر هۆکارەکان ئەگەر بەکتریا بێت تەنها لە کۆندامی هەرسیەیە بەس ئەگەر ڤایرۆس بێ ڤایرۆس قانونێکی ینی شوێنێکی جێگیری نیە ئەگونجێ چاوی سوور بێتەوە لەگەڵی ئەگونجێ لە وزەتێنی گەورە بێ لەگەڵیە ڕێخۆڵی التیاب بکە مەسەنە میزەڵانی التیاب بکە کە توانین بڵێن ڤایرۆس هەموو لە شەگرێتەوە ینی لە یەک شوێنە خۆی نایڵێتەوە لەو کاتێ احتیمالێ لە هەناسەشی بابڵێت زۆر بەگشتی دەکرێت بڵین ئەم نەخۆشی ینی دایکان باوکان زۆر جاراوانی کە زۆرلانە نە شارەزاییە یاخود یەکەم مناڵیانە بێ زۆرە ترسن لەم جۆرە نەخۆشی ینی وا دەزانی تر مناڵەکەی تەواوی تر دەکرێت بڵین نەخۆشیێکی سامناکە ترسناکە بۆ مەسلەوی کە بڵین ترسناکەیانە ئێستا لە هەموو عالەمە لە ساڵێکە بە نزیکەی 1.5 ملیۆن مناڵ ئەمرێ ڕێژێکی زۆر زۆرە لە هەموو عالەمە بەڵام زیاتر لە وڵاتە بەڵام زیاتر لە وڵاتە دواکەوتەکانە ئەو وڵاتانن کە ئاوی خواردنەوەی مەزبوطیان نییە ئەو شوێنانن کە نەخۆشخانەی پێویستیان لێ نییە وەکو سێری وڵاتی خۆمان مەکە لە هەموو شوێنەکە نەخۆشخانە هەیە بە حکمی بە ئەهلیەوە وڵاتەکانی وەکو ئەفریقا وڵاتانی کە زۆر دواکەوتون هەندستانە لە ساڵێکە بە نزیکەی 1.5 ملیۆن مناڵ ئەمرێ بە نەخۆشی بەهۆی وشکبوونەوە و وەستانی گوشتیلەوە ینی بەپێی وڵاتەکە تەمەنی مناڵەکە فەرقەکە بەرگری مناڵەکە لە وڵاتی خۆمان ئاشکوریانی باشترانی و وەسایل زۆرە ینی خەڵک بگا بە خەسخانە باشترە بەڵام حتا لە وڵاتێکی پێشکەوتی وەکو ئەمریکا لە ساڵێکە نزیکەی 300 مناڵ ئەمرێ بۆ ئەوان زۆرە هەر بە وشک بوونەوە کە زوو ناگەنە خەسخانە یا مناڵەکە نەخۆشیی پێشوەختەی هەیە لەگەڵ یا بەم هۆکارە ئەمرێ دکتۆر زۆر جار بەهۆی هەر لەم پەتایەوە بەهۆی تای زۆرە ئەو مناڵە تووشی گەشتکە ئەبێت ئەمەش بۆ کەمی بەرگری ئەو مناڵە ئەگەڕێتەوە یاخود بۆ زۆری ڕێژەی تاکەیە کە کۆنتترۆل ناکرێت ئەم مناڵە تووشی گەشتکە ئەبێت خۆی یەگونجێ لە عیلە گەشتکەی تا هەبێت یعنی وەکو بۆ مایۆکو جێنەتیک هەر لە عیلەکە خۆیان بە تا گەشتکە بگرێت مناڵەکانیان هیچ لە هۆکارەکانی ترەبێت کە لە ئەنجامی سکچوونی زۆر ڕێژەی سۆدیۆمیان داوازەی خوێیەکانیان داوازێ با بڵین هیچێتر لەوەی کە مودەیەکی زۆری چی نەخوارۆ شەکریان داوازێ لەبەرەوە شەرت نییە هۆکاری گەشتکە لە کاتی سکچوونە تەنها تایەکە بێت ئەم گەشتکێکە لە کاتی سکچوون و ڕشانەوەیان مناڵ تووشی ئەبێت ترسی هەیە چونکە خۆمان نەزانین کە جۆرەکانی گەشتکە زۆرن زۆرجار بۆهی نەقسی ڤیتامینەکانەوەی هەر جۆرێکی و هۆکارێکی هەیە بەڵام پێم وابێت ئەگەر بە هەڵەیان نەچوو بووم ئەو گەشتکەی کە بەهۆی تاوەیە ئەویان زەرری بۆ مێشکی مناڵەکە بێ بێت و چارەسەر بکرێ وایە بەگشتی گەشتکەی تا ئەگەر مودەکەی زۆر نەخایەنە دیانی نەگاتە نیو سەعات یان لەو کاتی کە دەست پێکە و جوڵەکەی هەیە نەگاتە نیو سەعات لە 24 ساعت یەکەمە دووبارە نەبێتەوە زۆر کێشە بۆ مێشکی دروست ناکە بەڵام ئەگەر زۆر بێ و بەردەوام دووبارە بێتەوە ئێمە احتیمالی حاڵەتی ترەکەین وەکو ئەوەی کە شەکر داوەزی بێت ڕێژەی سۆدیۆم داوەزی بێت التیابی سەحای هەبێت کە پێڵین هەوکردنی پەردەکانی مێشک لەوانەیە هۆکاری تریە بێت دەکرێت نەخۆشی دیکە پەیوەندی بەم مناڵە نەخۆشیێکی دیکەی هەبێت و لەگەڵشی داتوشی ئەمە بێت کاریگەرەکەی خراپتر دەبێت یاخود دەبێت چۆن چارەسەری ئەمە بکرێت یاخود زۆر جار ئەو دەرمانانی دەدرێت بە منداڵەکە دوو دەرمانی جیاوازن ئایا لێرەش هەر کاریگەری دەبێت ئەوانەی کە بە خراپترێکگن ئەو مناڵانن کە خۆیان کێشیان کەمە بەدخوراکن ئەو مناڵانن کە خۆیان حاڵەتی نەخۆشی گەنمیان هەیە هەستیاریان بە گەنم هەیە ئەو مناڵانەی خۆیان هەستیاریان بە شیری مانگا هەیە بە پرۆتینی ناو شیری مانگاوان کە شیری قوتووە خۆن
ئەو مناڵانەیە کە پێشتر نەشتەرگەریەکی ڕێخۆڵیان بۆ کرابێ بەشی لە ڕێخۆڵیان لابرابێ ئەمانە زووتر وشکە بنەوە درەنگتر چاگە بنەوە. دکتۆر زۆر جارە مناڵانی کە تووشی ئەم سکچون و ڕشانەوە دەبن بە ڕێژێکی زۆر کەسکیانە چێت ینی تووشی سووتانەوەیە کە بن کە سووتانەوەیەکی زۆر ینی ئەو مناڵ ئازاری زۆر پێ ئەگات ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەوەیە کە هەزمیان تێکەچێت ئەو شەکرانەی کە لە ناو شیرە هەنوەکو لاکتۆز هەزم نابێت کە هەزم نابێت ماوادی ترشەڵۆک دروست دەکات لە ناو ڕێخۆڵەیە ترشەڵۆکە کە یەتە درێ لەگەڵ سکچوونەکە ئەسووتێتەوە پێستێن ینی ماوادی ترشی زیاکە. کەمێکیش باز لە ڕشانەوەش بکەین کە لەگەڵ باسی زۆر لە سکچوونمان کرد ڕشانەوەش چۆن چۆنیە ئەو حاڵەتە چۆن ڕوئەتەر لە کاتێک کەسێکی دەچێت مناڵەکە لە چه حاڵەتێکی ئەم نەخۆشییان ڕوو دەدات؟ خۆی ڕشانەوە مەرجنی هەریلاقی بە ئیلتیابی ڕێخۆڵە بەجاریوە مناڵەکە ڕشێتەوە ئیلتیابی گوێ هەوکردنی پەردەی گوێی ناوەڕاستی هەیە. ئەمە زۆر گرنگە ینی زۆر جار مناڵێک کە دەڕشێتەوە ڕاستەخۆ ینی وا بیر نەکەین کە پەیوەندی بەم نەخۆشیەوە لەوانش لەگەڵ یا سکچوونی نەبێت. بەڵێ جاری وایە لە مناڵی بچووکە زۆر خۆریە جاری وایە ئیلتیابی پەردەی گوێ جاری وایە هەوکردنێکە لە لەش یا شوێنەکەی نازانین سەرەتا جاری وایە ئەڕشێتەوە لەو زەدێن ینی مەرج نییە ئیلا هۆکارەکە هەوکردنی ڕێخۆڵە بێ یاگە دەو ڕێخۆڵە بێ بەڵام ئەوەی کە زۆر بڵاوە لە مۆرزایە کە ڕشانەوە دواتر لەیەکا بە سکچون هەوکردنی ڕێخۆڵێ بەڵام ئەگەر ڕشانەوە بەجیا بێت ئەگونجێ خواردنێکی خواردبێتێک چوو بێ گونجێ ئیلتیابێکە بێ لە شوێنێکی تری لە شاکەی مەریزان. دکتۆر ئەویش بە هەمان شێوەی سکچوونەکە ئەتوانین جۆری ڕشانەوەکە دیاری بکەین بۆ نمونە مناڵی وا هەیە کە خواردنەکەی هەزم کردووە کاتێککە هەڵێنێتەوە بەڵام بە پێچوانەوە مناڵی واشەیە کاتێککە ئەڕشێتەوە دەبینی ئەو خواردنەوەکو خۆی هەڵێنێتەوە یاخود ئەو شیرە هەروەکو خۆی هەڵی ئەهێنێتەوە. ئەمەیان چۆن چۆنیە؟ بەگشتیە گەر مناڵ ڕشانەوە هەبێ هۆکارەکەی نازانێت ینی نازانی سەرەتا چیانی بڵێن بە جۆری مەگەر ڕشانەوەکە خوێنی تیابێت مەسەلەن ڕەنگی ڕشانەوەی سەوزی تۆغ بێ ئەمە هۆکارەکەی چکە لەوانە ڕێخۆڵە گیرانە یاگەر خوێنی تیابێت ئەگەر ڕەنگی سەوزی تۆغ بێت سەوزێکی تۆغ ئەمە لەوانەیە بەهۆی گیرانی ڕێخۆڵەوە بێگەر مەسەلەن ڕەنگی وەکو کاکاوا بێمە بۆ با بڵێن خوێن بەربوونی بەشی سەرەوەی ڕێخۆڵە حسابی بۆکەین بەڵام بەگشتی ینی دەری ناخات شۆکارێکە. چاکبوونی ئەم دوو بابەتە سکچون ڕشانەوە کامیان پێشتر چاکە بە دووردەوە دەبەرە و چاکبوونەوە دەچێت ڕشانەوەکەی نامێن یاخود سکچوونەکە خۆی ڕشانەوەکە کە ئەمەعیدێ بەتاڵ بۆ ئەوەستێ با بڵێن خۆی یاخود دەرمانێکی بۆ بەکارنی بەڵام سکچوونەکە عادەتەن پێچێت چکە ڕێڕەوی ینی ڕێخۆڵە درێژترەوەکو با بڵێن لە ڕووی ئەنەتۆمیەوە درێژترە و تا چاکە بێتەوە چەند ڕۆژێکی پێچێت زیاتر دکتۆر ئەگەر بینە سەر لە کۆتاییدا دەرفەتمانەوە دەنەماوە ڕێنمایە چیە بۆ دایکان و باوکە لەم وەرزی گەرمایەدا دەبێت چۆن ئاگاداری منداڵەکانیان بنوە چۆن پارێزگاری لە منداڵەکانیان بکەن تووشی ئەم نەخۆشیە نەبن. خۆی مهمترینشت خواردن و ئاو پاک بێت ئەو ئاوی کە بەکارێنن تاقیم بێت مەسەلەن ئەوانی کە لە وڵاتی خۆمانەیە کلۆری تێکراوە ئاوی بیر لەم وەرزای احتیمالە مناڵ بێتی تووشی سکچون ڕۆشانەوە بێت هەنە جار کە تێکەڵ بە ئاوەڕۆ بێت احتیمال هەیە خواردنەکە بتوانێکی دەرەوە بەکار نەهێنرێت ئەگەر بەکاری ژیان ڕامەستن ئەکید بیکە پاکە مودەیەکی زۆر کاچی بۆ سەیرانە بۆ دەرەوێ مەسن ئێوارانێکە ئەو خواردنە بۆندەیەکی زۆر لەبەر گەرمایە نەمێنێتەوە یاخود بە گەرما مناڵ نەچێتە دەرەوە هەر بەگشتی یاخود خواردن نەبرێتە دەرەوە مەلەکردن ئەگەر بتوانرێت لە با بڵێ مەلەوانگەیەکی پاکە بێ یا مناڵەکە ئەکید بیکە ئاوەکە ناخواتەوە فێر کرێ باشترە دەستشتن زۆر میمە دەست ئەگەر دایکەکە خۆی شیرایە بۆ مناڵەکە دەستی خۆی تاقیم بێت دەستی خۆی بشوە مناڵەکە فێر کرێت دەستی بشوات ئەوە زۆر میمە. کێشەیەکی ئەو مناڵانی کە کاگۆڵکەیەکان سەرەتا گاگۆڵکەیەکەن و فێری ڕۆیشتن نەبن هەموو شتێ هەڵەگرنەوە ئەویان بەڕاستی زۆر مەگەردایکە زوو دەستی بشوات چکە هەموو شتێ هەڵەگرێتەوە با بۆ دەمیەوە چکۆلەوە کارەکان. هۆکاری تر لێرا باسی کەم چەند شتێک مویمەیەکی لەوانە کوتانە کوتانی ڤایرۆسی ڕۆتاک ئێستا خۆشبەختانە لە کوردستانە هەیە چەند ساڵەکە یەکێتر لەوانە کە زۆر گرنگە شیری دایکە یعنی ڕێکخراوی تەندروستی جیهانی جەختی لەسەرەوە کرێتەوە کە 6 مانگ یەکەم بە ئەکیدی مناڵ شیری دایکی پێ بدرێت 4 مانگ بۆ 6 مانگەکە بتوانرێت شیری دایکی پێ بدرێت بە زۆری ئەگەری توژبوون بە ئیلتیابی ڕێخۆڵی کەمە بێتەوە و گەربی شیگرێ زوو چاگە بێتەوە یا ئەگەری وشکبوونەوەی کەمە بێتەوە کوتانەکە کە لە وڵاتی خۆمانەیە شیرپێدانی سروشتی دوورکەوتنەوە لە خواردنی ناتەندروست یاوانەی کە مدەیەکی زۆر لە گەرمای ئەمێننەوە ئاوی خواردنەوە پاک بێ و لە کاتی مەلەکردنا مناڵەکە فێر کرێ بە شێوێکە و ئاوە نەخواتەوە کە ملێتیاکە. دکتۆر بێنە سەر چارەسەریەکان بزانین چارەسەری مناڵ بۆ پەتای ڤایرۆسی سکچون و ڕشانەوە هەموو وەکو یەکە مەبەستم خوار ساڵ خوار 6 مانگ لەگەڵ ساڵ بەرەو سەر
بەگشتی وتمانەوانی کە خوار ساڵ نەگەری وشک بوونەوەیان زۆرە لە بەرەو باشترە پزیشک بیان بینێ با بڵێن ئەسسمنت دەکرێت سیرێک لە بزانانی وشک بوونەوە هەیەیان ئەگەر وشک بوونەوە بۆ عیلاجەکە ئاسانە چیە عیلاجەکەی؟ عیلاجەکە ئێمە ئۆئارسمانێک کە لە وڵاتی خۆمانە زۆر گرنگی پێ نادرێ ئەو کیسێکمان هەیە ئێستا بە شێوی شەربەت دروست کراوە با بڵێن ئاوپێدان لە ڕێگەی دەمەوە بڵێ مغەزی پێڵێن بە کوردەی خۆمان ئەمە خەڵکی ئمە گرنگی زۆر پێنا مەسەن ئەگەر بۆشی بنووسی لە خەسخانە احتیمامی پێنایە شتێکی زۆر مهمە چونکە شەکریتیە سۆدیۆمیتیە خۆشی بە ئاوە گیرێتەوە یعنی هەموو ئەو پێکاتانی تایە کە مناڵ لە ڕێی سوکشنەوە خەڵکی مە حەز لە شتی سەریعە حەزەکان مەسن بە ساعتێک چابێت کە شتیوانیە بۆکو باسماگەر 2 ڕۆژی پێچە تاڕی خۆڵەت چاکە بێتەوە خەڵکی مە حەزی لە شتێکی سەریعە و بەگشتیش خەڵکی لای خۆمان حەزیان لە مەسلەی کانولا و مخەزیەکە بڵە ڕێگەی با بڵێن لوو لە خوێنەکانە وەرگیرێ بەڵام تۆ ناکری ینی مەسەڵەن 100 مناڵ ڕوتێکە ناکرێت سەیان داخڵکی یان مناڵ هەیە زۆر پێویستی پێنیە هەیە وشک بوونەوەی نییە هەیە نەخۆشیکی دیکەی نیە لەبەرەوە ئەو چیراوی کە پێوتێ ئۆئارس و دایکەکە وردە هەوڵ با لەگەڵیا لەو 24 ساعتەیە کە پێی ئەدات لەگەڵ یا بەردەوامون لە شیر پێدان ئەگەر مناڵەکە ڕەشانەوەی زۆر بوو هەنەجار پێویستەکانی ناچارین علاجی ڕەشانەوەی بینێ کە زۆربیان مزعفاتیانە دکتۆر زۆر جار دایکان و باوکان بۆی کە مناڵەکەیان نەبەنە نەخۆشخانە خۆیان لە ماڵەوەش عیلاجی تای ئەیەنێ شروع بە پرۆفین کە چەند جۆرێک هەیە بەڵام ئەبینین کە لەگەڵ پێدانی ئەم شروع بەشە ئەم مناڵە ئەم تاییدا ناوازێت لەگەڵ ئەم شروع بەیە ئەگەر شافی بۆ هەڵگرن کە شافی پاراستۆڵ و پانادۆڵ هەیە پێم وابێ بۆ مناڵ زەرەری نییە مناڵ بۆ شافە تاقیدا ئەگەر باسی پرۆفین و پاراستۆڵکە یعنی شێوازی ئیشکردنیان جیاوازە ئەتوانی هەردووکانی بێتێ بەڵام لە یەک کاتانە بۆ منە 6 ساعت جارێکی چکانی تێ پرۆفینێتی دوای 6 ساعتی دوای ئەوە پاراستۆڵ مەبەستەکەی من لێرە ئەوەیە کە کاتێک پرۆفین یان پاراستۆڵ بە شروع بکە ئەی بە مناڵەکە دوای 2 ساعت تاکەی دەست پێ ئەکاتەوە ئەگەر دوای ئەو 2 ساعتە شافەکەی بۆ بەکاربێنی زەرەری نابێت زەرەری نابێت بەڵام ئەگەر تایەک بەو شێوەیە بێت کە بە عیلاج دانەبازێت زۆربەی بڵێ مەسەڵەن 39 چلە بە چارەسەرەکە دانابەزێت زۆربەی کاتۆکارەکەی بەکتریاییە لەبەرەوە کە تۆ محاولی لەگەڵاکەی مەسەڵەن ڕۆژێک شەو ڕۆژێک کە باش نابێت باشترە دوای پزیشک ببینێ یا خۆتانێ پشکنی ئەگەر دانەبەز دوازەش دەگەڕێتەوە بۆ نەخۆشی کە هەیە بۆ سکچون و ڕشانەی کە لەگەڵ منداڵەکەدا هەیە تایەکە خۆی مەناعی لەش دروستەکە لو لە خوێنەکان گەورە من خوێن زیاترێکی بۆ شوێنانی لەش تایەکە بەڵی مەناعی لەش ینی خواوەکو مەناع دێناوە بەشی دیار خۆی بەکتریا کوژێت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شادمان حەمامین پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان سپاس بەڵازان و خۆشەویستان هەر زانیارێکمان هەیە سەبارەت بە جەڵدەی دڵ کە میژەر زانیارێکی تەندروستیە پێکەوە بینەری کۆمەڵێک زانیاری دەبین لەسەر جەڵدەی دڵ. جەڵتەی دڵ حاڵەتێکی کتوپڕە کە ڕوودەدات کاتێک بۆریەکانی دڵ بەهۆی مەینی خوێنیان جیرانی بەهۆی چەوریەوە دەگیرێت و خوێن ناچێت بۆ دڵ و دەمارەکە دەتەقێت. چەند زانیاریەک هەیە دەربارەی دڵ کە بەهەڵە پێمان وتراوە پێویست دەکات ڕاستیەکەی بزانین لە پێناو پاراستنی تەندروستی. تۆڕی هەواڵی CNN ئەو زانیاری هەڵانە لەگەڵ ڕاستیەکانیان دەخاتە ڕوو. دەوترێت جەڵتەی دڵ تەنها لە کەسانی بەتەمەن ڕوودەدات بەڵام جەڵتەی دڵ لە هەموو کەسێک و هەموو تەمەنێک ڕوودەدات یان زۆر جار دەوترێت گیرانی خوێنبەرەکان تاکە هۆکاری جەڵتەی دڵە. لە ڕاستیدا جەڵتەی دڵ هەندێک جار ڕوودەدات بەهۆی هەبوونی نەخۆشی مایکرۆڤاسکیولەر کە نەخۆشیەکی دڵە کاریگەری لەسەر دیواری دڵ و ناوپۆشی ناوەکی دڵ دروست دەکات دەبێتە هۆی جەڵتەی دڵ. لەو هەڵانی باز دەکرێت جەڵتەی دڵ ڕوونادات بۆ ئەو کەسانی کە تەندروستی باشیان هەیە و بەردەوام ڕێجێم دەکەن بەڵام ئەم کەسانە تەنها لە جەڵتەی دڵ دوور دەکەونەوە بەڵام بەو واتایە نایەت کە ڕوونەدات چونکە لە پاڵ تەندروستی باش و ڕێژیم هۆکاری دیکە هەیە بۆ ڕوودانی جەڵتەی دڵ. زۆر کە زانیاری هەڵە دەدەن و دەڵێن نیشانەکانی جەڵتەی دڵ لە خانمان و پیاوان هاوشێون بەڵام لە ڕاستیدا جیاوازی هەیە لە نێوان نیشانەکانی جەڵتەی دڵ لە پیاوان و خانماندا. پیاوان زیاتر هەست بە ئازار دەکەن لە سنگیاندا بەڵام خانمان هەست بە ئازار دەکەن لە پشت و مل و شەویلگەکان هەروەها تووشی تەنگە نەفەسی دەبن.
یاخود دەوترێت شێوەی کەسەکە پەیوەندی بە جەڵتەی دڵەوە نییە، بەڵام جەڵتەی دڵ زیاتر ئەگەری ڕوودانی هەیە لەو کەسانی تووشی نەخۆشی پیربوونی پێشوەخت دەبن. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین کاتێکی خۆشخواتان لەگەڵ خۆتان لەگەڵ.